لارکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ڕووماڵی زووم بۆ بڕیاری پەکەکە بۆ خۆڵۆشانە و چەکدانان بەردەوامە بە دڵنیاییەوە 2 ڕۆژ لەمەوە پێش پەکەکە ڕایگەیاند کۆنگری بەستووە کۆنگری 12 و هەمووان چاوەڕێی وردەکاریەکەی دیکە بوونەوەی کە لە چوارچەوەی کۆنگرەکە بڕیاری چیان ناوە ئەمڕۆ دەرکەوت پەکەکە خۆی ڕایگەیاند وتی بەگوێی داواکاریەکەی بەڕێزۆ جەلانەکەین و بەدەمیەوە چین لە چوارچەوەی پرۆسەی کە دەستی پێکردووە و لە چوارچەوەی ئەو داواکاریانەی لە چوارچێوەی با بڵێن بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکە هاتبوو ئەوەی ئۆجەلان هەردوو بڕیارەکەی خۆڵۆشانە و چەکدانان جێبەجێەکەین بەڵام بە دڵنیاییەوە هەندێک پرسیدیکەیشیان باس کردووە کە ئەکرێ گەر وردیان بکەیتەوە بە دڵنیاییەوە بە هەندێک وردەکاری زیاتروە تێبینی زیاتر سەرنجی زیاتر لەباری پرۆسەکەەوە هەڵبگرێ ئەوانەڵێن بە دڵنیایی بۆ دەستپێکردنی پرۆسی چەکدانان و خۆڵۆشانەوە پێویستمان بە بەڕێز ئۆجەلانە بێ ئەو سەرپەرشتی بکە کاتی خۆی بۆ کۆنگرە هەمان قسەیان کرد وتیانە بێ ئۆجەلان بەڕێز ئۆجەلان سەرپەرشتی کۆنگرەکە بکە پێدەچێ فۆرم و شێوازی بەشداریکردنی ئۆجەلان وەکو شێوێ نەبوو بێکە ئەو کات پەکەکە مەبەستی بوو بەڵام بە هەر حاڵ جۆرێک لە بوونی تەکنیکی یان سەرپەرشتی تەکنیکی ئۆجەلان بۆ کۆنگرەکە هەبووە و مەیسەر بوو کۆنگرەکە مەیسەر بوو بەڵام ئێستا قۆناغێکی گرنگتر ڕاستیەکەی ڕشتتر با بڵین دەست پێەکە مەسلەی خۆڵۆشانە و چەکدانانی تێکەوێ لەمایاندا بە دڵنیاییەوە بوونی بنەڕەتی تری ئۆجەلان لە مەسەلەکەیە گرنگە جا ئایا ئۆجەلان لەو نێوەندای پێویستی بەکێ بێ ئەوەکەی دیکەی لەگەڵا بێ لە کوردانی باکوور لە خەڵکی دیکە ئەمایان قسەیەکی دیکەیان دێ جاریش باز لە سەلاحەدین دەیمرتا شەکرێک کە یەکێکە بێت لە کارکتەرە زۆر سەرەکیەکان بۆ ئەوی ئەم پرۆسەیە مەیسەر بێ سەر بگرێ و بگاتە شوێنی خۆی بە دڵنیایی قسەکان زۆرن لەباری ئەم بڕیاری پارتی کرێکارانی کوردستان لە ڕەهەندی جیاوازەوە کرێ خوێندنەوەی بۆ بکەین شیکردنەوەی بۆ بکەین قسەی لەبارەوە بکەین جا ئەم دوو کاتژمێرە هەوڵێن لەگەڵ هاوڕێیانم کاک هەژار عوسمان و ڕەوا حاجی بە دڵنیاییەوە گەنگەشە و گفتوگۆی ئەم پرسە بکەین و ناوبەناویش بە دڵنیاییەوە لەگەڵ میوانەکانمانە گفتوگۆکەین هەژار ڕەوا سلااوان لێ بێوادارم باش بن ڕەوا پرسەکە لای لە تورکیا لە باکووری کوردستان ڕوویاوە بە دڵنیاییەوە میدیای تورکیش پێدەچێ پێ بە پێ قسەی خۆی هەبوو بێ جگە لە بەرپرسانی تورکیا ئەردۆغان قسەی کراکان فیدان قسەی کرد بە دڵنیاییەوە دەمپارتی سەرۆکی دەمپارتی بە هەمان شێوە ئەمانە قسەی خۆیان کردووە ئی پارتی تقریبەن هەندێک پێچەوانی شەپۆلەکە قسە و لێدوانیدا چی نوێ هەیە لەو بارەوە ئەردۆغان ئەمڕۆ کە قسەی کرد لە مەراسیمی 157 ساڵیادی بنیادنانی ئەنجومەنی دەوڵەت دانشتای دواتریش لە دوای 2 ساعت کۆبوونەوەی کابینەکەی ساعت نوێ کۆبوونەوەی کابینەکەی کۆمەڵێک خاڵی باس کرد سەرەتا بەگشتی خاڵەکانی لەسەر ئەو گۆڕانکاریە نەبوو کە کۆمەڵگەی تورکی پێویستە چونکە وابەستەی کردەوە بە بواری دادوەری و پرسی یاسا و ماف و ئەمانەوە یەکەمیان لە هەڵە نەبم لە 23 ئەم ساڵدا کۆمەڵێک پاکێجی گۆڕانکاریان ڕەوانەی پەرلەمان کردووە ئەم پاکێجانە پێیوەستیان بە سیستمی دادوەریەوە هەیە بەگشتی بەڵێ گۆڕانکاریەکان ئەمان ناڵێن ئێمە لە چوارچێوەی ئەم پرۆسەیەدا دەیکەین کە پرۆسەکە زۆر بە هەستایی تێ دەبڕێت ینی ڕەنجە وای لێ هاتووە خەبەری ئەردۆغان و ڕۆژ لەگەڵ برادرانیشە دامانە خەبەری ئەردۆغان لەسەر پرسێک دەسڕێتەوە بۆ منە خەبەری ئەوەی کە باسی کرد لە کۆبوونەوەیکی داخراوە کە لەم 1-2 ڕۆژەدا پارتی کرێکاران چەک دادانێت و خۆی هەڵدەوەشێنێتەوە ئەمەنە هەستیار بوو دۆخەکە کۆمەڵێک سایت خەبەرەکان کردبوو لایەن لەبەرەوەی کە ینی ئەم بڕیارە دەبێت پارتی کرێکاران خۆی بیدات و خۆی ڕایگەێنێ مەقسەم لە چیە هەستیاریەکەی بە دۆخێکە کە هەموو لایەک هەوڵی ئەوە دەدەن هەستیارانەوە مامەڵە بکەن هەم تەرەفی تورکی هەم تەرەفی کوردی لە تەرەفی کوردیەکەەوە ترەفی تورکیەکەەوە ئەوەی کە پێم وتی ئەردۆغان باسی لەوە کرد کە کۆمەڵێک ڕێکاری یاسایی دەگیرێتە بەر ئەمە ئاگدار بن ئەی کۆمەڵگە چکە ئەردۆغان
کارکتەری وایە یەکەم جار کۆمەڵگە حاضر دەکا قەناعەتی پێ دەکا پاشان گۆڕانکاریەکان یاسایی دەکا یەکێک لەوانە گۆڕانی ئیجرای جینایەتی بوو کە تۆ تاوانێکت ئەنجام داوە دەکرێت تۆ لێبوردن بگرێتەوە ئەمانە کۆمەڵە گۆڕانکارین کە لە دیتێڵە دەتوانی بیبەستیتەوە بە پرۆسەکەەوە یەکێکی تر لەوانە ئەمە یەکەم جارم جملەیەتی کە هەرچەندە لە کاتی پرۆسی چارەسەری لە پێشتریشدا ئەم دەستەواژەی بەکارهێنا دەستەواژەی هەمومان هاوڵاتی تورکیاین ئەمە زەنگی یەک بوو بۆ ئەوەی کە پێمان بڵێت ئەگەر گۆڕانکاری دەستوری کرا چکە ئێستا لە حاڵی حاضری دەستوریدا دەڵێت ئەوانی کە لەناو تورکیادا دەژین هاوڵاتی تورکن ئێستا تورکیان ئێستا ئەمە دەتوانیت بە گۆڕانکارێکی ئەوە لە قەڵیم دیت باش کاردانەوەکانیش لە دەرەوە ئێستا باڵیۆزی ئەمریکا لە تورکیا بە خاڵی وەسەرخان ڕەوا حاجی ئەگەر بینە سەر لێدوانەکەی ئەردۆغان لەبارەی کۆنگرەکە زۆر بە ئاشکراوتی کۆنگرەکە گرینگە بۆ تورکیا وتیشی کە نایانەوێت هیچ بربەستێک ڕووداوێک ناو ڕێگەی پرۆسی چارەسەری بێتە ئاراوە تورکایەکی دیسانەوە دەستەواژەی تورکایەکی خاڵی لە تیرۆر و ئەوانی بەکارهێنایەوە ئەو قسەی کە ئەردۆغان ئەڵێ نامانەوێت هیچ ڕووداوێک لەسەر ڕێگاکە بێت ڕوو بدا و دەستگای ئیستیخباراتی ئێمە بە وردی بە ئاگاییەوە چاودێریەکەین ئەمە معنای جددیبوونی تورکیا ئەدا لەسەر پرۆسەکە دوایی یەینە سەر مەسەلەی یاسایی و با من کۆمەڵێک داتا هەیە پێ و بڵێم کە یەکەم جارە ئاشکرای دەکەم لێرە بڵێن لە میدیای کوردیدا پڕی 47 ساڵ تورکیا و پەکەکە 2 تریلیۆن دلار لەسەر تورکیا کەوتووە دەزانی کۆمەڵێک پرۆژە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەردۆغان کردوێتی کە ئەمە وای کردووە خەڵک بیوێ متمانی پێ بکە تا ئێستا هێشتێتی و هەموو ئەو بادیرانە تێپەڕێنێ دەزانی مەتاری ئیستانبول کە قەبزەیەکی گەوریاوە بە تورکیا پردێک لە بینی ئاسیا و ئەوروپا بێت 10 ملیارد دلاری تێ 10 ملیارد پوینت 2 ملیارد مارمەرای کە ئەویش بە ڕێگەی ژێرزەویەوە قاڕی ئاسیا ئەوروپا بێکەوە دەبەستێتەوە 1.7 ملیارد دلاری پێچووە سەیری ئەمان ئەم پرۆژە زەخمانە بکە بەڵام 2 تریلیۆن لەکوێت تورکیا بەمە گەیشتووە دەزانێت ئەمە یەکێک لە خواستەکانی دوو بمانێ نەمانێت ترامپ ئێستا بەگشتی ئەوەی کە هێتی ئەمە دەڵێ کۆپی کراوە ینی ئەو لێدوانانەی کە بۆ رووسیا ئۆکران دەیدات کۆپی پێستێکات بەس وەکو ئینشاعامەکە ناوەکانی دەگۆڕێت بۆ تورکیاشی دێڵێ بۆ سووریاشی دێڵێ بۆ غەزەشی دێڵێ ڕەوا حاجی دواتر من بە تایبەت باسی ئەمریکاکەم چونکە قسەیەکێ لەبارەی ئەوەی ئەسڵەن ئەمنیەتی کۆنگرەکە هەر ئەمریکیەکان خۆیان پاراستویانە بۆیە بە دڵنیاوە دێمە سەری ئەوەی سەرنج بوو لای من ئەمڕۆ لا کۆبنەوەکەی ئەوەی باست کردەوە زیاتر پرسە سیاسیەکان و یاسایی و دادوەریەکان باسکران ئەزانی هەچ کاتێ لەو بارەیەوە ئەردۆغان قسەی کردبێ و توێتی پەکەکە و گولەنیەکان ئەمڕۆ ناوی پەکەکەی نەهێنا گوتی با بڵین بە دوواداچوونە قانونیەکان بۆ گولەنیەکان جاویستم بگەڕێمە سەر ئەو شێوەک بەردەوامە بێ ناوی پەکەکەی ویستم دێمە سەر ئەو سێ فاکتەری کەوای کردووە ئەمڕۆ ئەردۆغان لە زاریەوە هەموو کەسێک بزانێکە جددیە تەڕەفێک باسی ئابوووریەکەی ماگرت تەڕەفێک کوردەکان هەر ئەم ڕۆژ لیرە لە سەتاسێ بەرز بۆ بەڵێ ئاڵتون دابەزیێتەوە چووکە خەڵک متمانی یعنی چی وای لە کردو ئاڵتون دابەزێتەوە خەڵکەچێت ئاڵتونەکانی فرۆشێتەوە ئەیکاتەوە بە لیرە حاجی ئەم جددی بوونە ئەباتە ناو پەرلەمان بە شێوە یاساییەکەی بە شێوەی یاسایەکەی حەلی چارەسەری کوردەکان ئام دەیانێت بیبەنە ناو پەرلەمانەوە و بتێ و نەتەوێ ئەم تێزەکە ئەمەیە تێزێکی هەنووکەیی هەیە ئێستا کە دۆخی ئابووری دەتوانێت لە 2 تریلیۆن دلار کەم نییە لەلایەکیشەوە دەیەوێت باری ئابووری باشتر کات ترامپ وەکو باسم کرد کە ئێستا هاتوتە پێشەوە ئەو کێشەیە حەلکە و خۆت ببە بە سەرگەوری برات منتیقەکە بەڵام لەژێر کێفی ئێمەیە جاری دانەیەکی تر ئەوەی کە ڕەنجە باسی کرد دەزانی لە 98 تا پێشەوەی عەبدوڵڵا ئۆجەلان دەسەڵاتی ڕەهای نێودەوڵەتی بڵێن کۆمپلۆی نێودەوڵەتی عەبدوڵڵا ئۆجەلان ڕادستی تورکیا بکەنەوە ناوەکەیم بیر نەمەوە بەڵام راپۆرتێکی شیکاری کە دەوڵەتی ئەمە نەزانین کە ئەمریکا چ دەوڵەتێکی موسەساتیە کە دەتوانی بڵیت ئەمریکا چۆن کارەکات لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕوانگەی ئەو راپۆرتانەوە لە راپۆرتەکە گرنگی بەوە دراوە کە
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاتێک کە تەوژمێکی ئیسلامی توند لە سعودیەوە سەرچاوی گرت دواتر لە ئێران نیشتەوە نظامی سعودی نظامێکی ئاینی توند دواتر پەڕی و شۆڕشی ئیسلامی ئێرانی لێکەوتەوە دواتر پلانەکە گۆڕە ئەم پلانە بۆ ئەو بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چنگی سۆسیالیزم و لە چنگی شوعیت دوور بخەنەوە لای خۆشمان هەمان شت ڕاستە کە کاتێک هەوڵدرا پارتێکی تر جگە لە حیزبی شوعی کوردستانی عێراقی دروست بکرێت دوورخستنەوەی تەڕەفی شۆڕژگێری بوو لە تێڕوانینی سۆسیالیزم کاتێک کە ئەمان ڕێک دەکەون لەسەر ئەوەی کە دەبێت عەبدوڵڵا ئۆجەلان دەستگیر بکرێت هەر ئەمریکا بۆ ڕێگری کرد لە ئەم دەوڵەت باخچەلیە کە نەهێڵێت پرۆژەی لە سێدارەدانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان جێبەجێ بکرێت جا دەمێ بێنمەوە ئەوەی کە لە ناو تووشیادا لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پلانی دوم ئەوە بوو کە ئیسلامی میان ڕەوی ئیخوان موسلیمین بەرزکەنەوە لە ناو تورکیادا فەتحوڵڵا گیولان من پێتان دەڵێم بەپێی داتاکانی تورکیا کە ئێستا ئەوان هەیە زانیاریەکانی ناو تورکیا دەڵێت بە درێژایی 50 ساڵی ڕابردووی ئەگەر لێکیتەوە 10 ساڵێکیشی تا خۆیان جێگە گرت بێت کودەتا لە ناو تورکیادا کرابێت لەژێر سایە و سێبەری ئەو ڕۆتەیە کراوە ئەم تێڕوانینە پێمان دەڵێت ئەو کاتی ئەگەر دیقەتی ڕۆژمێرەکان بدەیت ئەو کاتی کە فەتحوڵڵا گیولان دەچێت بۆ ئەمریکا عەبدوڵڵا ئۆجەلان ئەوەیە دەهێنەوە ناوە بۆ پرۆسەی دابڕینی شۆڕشی کوردی لە سۆسیالیزم ئێستا ئەو قەناعەتەی کە عەبدوڵڵا ئۆجەلان هەیەی دەبینین دابڕینی پێڕوانینی کوردە لە سۆسیالیزم لەبارەی ئەوەیە کە نەک هەر ئێستا پێویستەکرا ئەو دابڕانە بکرێ لێ لە سەرەتای نەوەدەکانەوە ئێمە بوو ئیتر بەو معنایی کە ئەم شێوازی خەباتە لە سەرەتای نەوەکانەوە بوو بە شێو لە شەکانماڵی لەگەڵا بکرا و کۆتایی پێ بهێنرایە شۆڕشێکی لەم شێوەیە کە زەرری بۆ ئەمریکانە بێت زەرری بۆ تێڕوانینەکانی ئەمریکانە بێت دوێنێ لە میسر ئیخوان موسلیمین هێنێتە سەر دەسەڵات و دووس بەی عەبدوڵڵا ئۆجەلان لە ناو پەرلەمانەوە دەکاتە ئەوەیە هاوڕێیان میوانمان هەیە ڕاستێکی با گفتوگیان لەگەڵا بکەین کاک کەمال چۆمانیمان لەگەڵا خوێندکاری دکتۆرای زانستە سیاسیەکانە لە زانکۆی لایپزیگ لە ئەڵمانیا کاک کەمال چۆمانی سڵاو لێ بێ وادارم باش بی زیاد لە جارێ لەبارەی ئەم پرسەوە گفتوگۆمان کردووە ئەوە ئیتر مەسلەی چەکدانانی پەکەکە و خۆ هەڵوەشانەوەی پەکەکە بوو بە حەقیقەت پێم بڵێ لە ڕاگەندراوەکەی پەکەکەیە شتێک هێڵراوەتەوە بۆ دروستکردنی نەک گومانی چەکدانان یان خۆ هەڵوەشانەوە بەڵام گومانێک لەبارەی ئەوەی کە ئەم پرۆسەیە لە شوێنێک لە شوێنەکانە پەکی بکەوێ جاگەر پەکەکە لە ڕاگەندراوەکەیە باسی کردبێیان نا یان ئێوە درێکیان خوێندنەوەتان بۆ پرسێکی دیاریکراوە هەبوو بێ چونکە بەڕاستی لە ئێستەوە قۆناغە هەستیارەکەی مەسلەی چەکدانان و خۆ هەڵوەشانەوەی پەکەکە و بە دیوەکەی دیکەشا پرۆسە قانونیەکەی نێو با بڵێن دەوڵەتی تورکیا دەست پێەکە سڵاو کاکرن سڵاو لە هاوڕێیان و لە بینەران خۆتان نەزانن یعنی پرۆسەی ئاشتی پرۆسەیە ئەم پرۆسەیە لە هەنگاوێکۆ دەست پێکات چەندەن هەنگاوی بەدوادادێ ئێستا پەکەکە گەیشت یعنی ئەو پرۆسەی ئاشتێ گەیشتێتە قۆناغێک کە پەکەکە خۆی هەڵەوە شێنتەوە و چەکدانێ ئەمە بەشێکە لەو میکانیزمەی کە عەبدوڵڵا ئۆجەلان بەکاری هێناوە پرسی ئاشتی پێش بخاوە بۆی متمانە دروستکاوە بۆی پرسی ئاشتی بەسەر دەوڵەتی تورکدا یاخود بەسەر تورکیادا بسەپێنێ تا ئێستا پرۆسەکە یعنی بە شێوازێکی زۆر خێرا ڕۆیشتووە ئەمە شەگەڕێتەوە بۆی کە هەم پەکەکە و هەم دەوڵەتی تورکیا پێویستیان بە ئاشتیەوە هەردوو لایەن وا پێچێ گەیشتنەوە قەناعەتی کە ئاشتی هەم بۆ خۆیان هەم بۆ گەلانی تورکیا هەم بۆ خودی ناوچەکە گرنگجێکی تایبەتیە هەم ئەو هێزانەی کە لە پەکەکە یاخود لە تورکیاش نزیکن بەتایبەت لە دوای شەڕی داعشەوە وا بە پێویستە زانە ماشیە جێبگرێ ئەمە لەلایەک لایەکی تریشەوە خۆتان نەزانن پرۆسەی ئاشتی لە تورکیادا لە نێوان پەکەکە و لە نێوان تورکیادا ئەمە پرۆسەی یەکەم نییە پرۆسەی یەکەم لە 92 دەست پێەکە تورکدۆزا لەمرێ دواتر کۆمەڵێک نامە لە نێوان ئەربەکان و ئۆجەلاندا ئەگۆڕێنەوە کودەتای کرۆدا دوای 2000 جارێکی تر لە 2000 دەست پێکات لە 2009 ڕایەک گەندێ بەڵام
پرۆسی ئۆسلۆ دەست پێکا لە 2013 بۆ 2015 بەداخەوە پرۆسەیە لەو کاتدا شکستی هێنا بۆیە دەستپێکردنەوەی ئەو پرۆسەیە ینی ئاسانکاریی کێدایە بۆ هەردوولا کە بتوانن و بزانن لە چێوە دەست پێەکەن بۆیە بە قەنەعاتی من ئەو پرۆسەیەکی درێژ دەبێ و ئەوەی کە گۆڕانکاریە لەو سەفەردا بەڕاستیەوەی کە تا ڕادەیەک شۆکێنێری ئەوەندە ڕووداوەکان خێراس نەپێشەوە هەم لە لای دەوڵەتی تورکیاوە هەم لە لای پەکەکەشەوە ینی پێشتر قۆناغی خۆڵوەشانەوە یاخود قۆناغی چەکدانان عادەتەن لە پرۆسیسەکانی ئاشتا بۆنە لە کۆلۆمبیا یاخود لە نێوان لە ئێرلندای باکوور لەگەڵ لە نێوان بڵین ناشنالیستی ئێرلندی باکوور و لەگەڵ باریتانیا پرۆسەی چەکدانان کەوتە دوایین جارەوە دوای ئەوەی کە ئاشەکە جێبەجێ بەڵام لەم سەفەرەدا عاتی هاتووە بێ ئەم چەکە دابنێەوە جەلان ئەڵێ چەکانتان دابنێنەوە خۆتان هەڵوشێنەوە و لە هەمان کاتیشدا ینی ئەم پرۆسەیە بە شێوازێکی زۆر خێراتێتە پێشەوە بۆنە ئەمڕۆ لێدوانەکانی دەوڵەت باخچەلی یاخود ئەردۆغان یاخود بەرپرسانی دیکەی تورکیا لە ماوەی هەفتەیەکدا بە تەواوی گۆڕانکاریان بەسەرداهاتوە ڕاستە هێشتا پرسی وشەی تیرۆر بەکارهێنن باسیەوەکەن تورکیایەکی بێت تیرۆر بەڵام لە بەرامبەریشدا پەکەکە باس لەوە کە تورکیایەکی بێ فاشیزم تورکیایەکی بێ جێنۆسایی تورکیایەکی بێ نکۆڵیکردن لە مافەکانی گەلی کورد و مافی ئەوانی دیکە بۆیە ئەم پرۆسەیە بە قەنەعەتی من قۆناغی باشی بڕیوە و لە لێدوانە لە بەیاننامەکەی پەکەشدا جدیەتێکی زۆر دیارە بۆی کە ئەم چەکدانانیان ئەم خۆڵ هەڵواشانەوەیە پرسێکی جدیە و ئەگەڕێتەوە سەرەوەی اینجا یعنی لای پەکەکەیەوە ئەبوایە خۆی هەڵوەشان بایەوە و بڕیاری چەکدانانی دابووە بۆ پێی کە ئۆزەلان وا ڕێکەوتووە بەڵام اینجا ئەگەڕێتەوە سەر ڕێی دەوڵەتی تورکیاوە پێزانەی ناو تورکیا بەڕاستی ئۆپۆزیۆنی هەرا هێزی هەرە گەوری ئۆپۆزیۆن جەهاپە پشتیوانی پرۆسسەکەی کردووە و کۆی گەلی کورد یعنی بڵین بەناو خودی ئەوەی کە وا چاڕوانەکرا لە ناوپەکەدا کۆمەڵێک جیاوازی دروستبی پێکدادانی ئایدۆلۆژی یا ململانێ دروستبی کە پەکەکە هەموو یەکدەنگ نابێ بەڵام دیارەکە یەکدەنگە اینجا گەڕێتەوە سەرەوەی کە دەوڵەتی تورکیا چۆن وەڵامەداتەوە اینجا لە پرۆسێسی داهاتوودا ئەبێ ئەم قەنەعاتە لای پەکەکە دروست بکرێ کە بەڵێ ئەم پرۆسەیە جدیە پرۆسەیەکی شەرعیە ئەمەش چۆن دروستە بێ بەڕاستی بەوە کرێ کە قۆناغی داهاتووەیە کە پەکەکە بێ چەکانی دابنێ چەکان چۆن داانێ ئەبێ لێژنەیەکی ناوخۆی لێژنی تێروە ئەو وڵاتانەی هەرێمی بەتابەت عێراق و هەرێمی کوردستان بەشدار بن لە پرۆسێسی چەکدانان ئەبێ نەتوێتەکان بەشدار بێ و دەستگای ئیستەخباراتی تورکی وەروە دەستگاکانی هەرێمی کوردستان و لەگەڵیشیدا بەغدا و تا ڕادێک پێویستە بە قەنەعاتی من ئەمریکا یاخود وڵاتانی یەکێتی ئەوروپا بەشدار بن لە پرۆسیسەکە چکە خۆتان نەزانم گریلانەی پەکەکە لە شاخن ئەبێ بگەڕێنەوە و بێ ناونووسکردن هەبێ و بێ و چەکانە هەموو بەژمارە تەسلیم بکرێتەوە ئەو پرۆسێسە شەرعیەت وەربگرێ ئەم پرۆسێسە مامۆستا کەمال چۆمانی پرۆسەکە ئەم هەموو وردەکاریەی تایە ئەمە یەک دوو ڕاستیەکەی هەندێک لە با بڵین قسەکان ئەوانەی بەرپرسانی تورکیا شرۆڤەکان چوزانم ئەوانەی دیکە بە تایبەت ینی تەنانەت ئەردۆغانیش گوتی ئەمڕۆوتی وتی ئێمە ناهێڵین بربەستێکی دیاری کراو بۆ پرۆسی چەکدانان و خۆڵۆشانەوەی پەکەکە دروست بکرێ ئەمە ئاماژە نییە بۆی ئێستا هەم کارکتەری ناوخۆیی تورکی ئەکرێ لە ناو تورکیا هەبن کەڵم کارکتەر وەکو دەستگا وەکو چوزانم ئەزانین دەوڵەتی قوڵوانە لە تورکیا چۆن کارەکە لە ڕووی هەرێمیشەوە بە دڵنیاییەوە کرێ هێزی کاریگەر هێشتان هەبن بتوانن بە شێوک لە شێوەکان پرۆسەکە کاریگەریان بەسەریەوە هەبێ بە ئەرێنییان بە نەرێنی بۆیە ئەمە وا ناکات پرۆسی چەکدانان هەم وەکو میکانیزمە دیاریکراوەکانی کە ئەکرێ سەرپەرشتی بکرێنەوە شێوازەکەی هەم وەکو ویستەکەش ویستی خودی پەکەکە و تورکیا ویستی بابەتی با بڵین هەرێمی و نێودەوڵەتیش ئەمە پرۆسەکە قورستر ناکەن بەدڵنیایی ئەم پرۆسەیە قورسراکە خودی پرۆسەی ئاشتی پرۆسەیەکی یەکجار قورسە یعنی هیچ پرۆسەیەکی ئاشتی لە دنیادا نەبووە بەجاری یەکەم سەرکەوتوو بێ لە من ئاگادارم یاخود لێکۆڵنیۆم لەسەری کردووە بۆیە پرۆسەی ئاشتی پرۆسەیەکی زۆر لە ناو خودی هێزەکەدا لە ناو خودی دەوڵەتدا لە نێوان وڵاتانی ئیقلیمی وڵاتانی نێودەوڵەتی چونکە بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت تورکیا لە ئێستادا کۆمەڵێک بەرژەوەندی زۆر گەورەی ناودەوڵەتی ئیقلیمی وەروە ناوخۆیی پێکدادەن
کۆمەڵی خەڵک تەنانە لە خودی گەلی کوردستانیشدا کۆمەڵی خەڵکەیە ئەمڕۆ بۆتە کەسی کۆمەڵە کەسایەتی زۆر ئەثنۆ ناسیۆنالیستن کە دژیەوەن کە پێیان وایە پەکەکە و جۆرێکی تر یعنی لە نێوان دوو کەواندا ئەژبەتاڵەکەن ئەمە تەسیر لەسەر پرۆسی ئاشتیەکە تەسیر لەسەر ئەو کەسانەکە کە بەشدارن لە پرۆسی ئاشدا وەروە لە ناو تورکیادا زۆر جگەر وەک خۆت ئاماژەت پێکرد لە پاڵ دەوڵەتی قوڵدا هێشتا ئەرگەنە کۆم بەقووەتە هێشتا دەستگاکانی بۆیە بۆ نمونە کامڕۆ ئەردۆغان باس لە گۆڕانکاری دادوەریەکە خۆتانەزان شتاش دەستگای دادوەری تورکیا دەستگایشی ڕاست تا ڕادێک سەر بخۆی بەڵام لە ناویش لە هەناویشدا فاشیزمێکی قوڵ هەیە بۆیە ئەوانەی کە دەسەڵاتدارێتیانەیە ئەوانەی کە شەرعیەتی تەگەرەخستنی پرۆسی ئاشتیانەیە ئانەوێت هەموو توانەکانی خۆیان بەکاربێنن بۆ بنپێخستنی و پرۆسێسە وەرەوە لە نێوان وڵاتانی ئیقلیمیشدا خۆتانەزان بەتایبەت بەهۆی سووریاوە لە عێراقدا ململانی هەیە لە ئێراندا ململانی هەیە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەریکە جارێکی تر ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جارێکی تر نەخشەکەی داڕێژێتەوە ئەگەر مامۆستا کەمال چۆمانی ئەگەر دەرفەت هەبوو بە دڵنیاییەوە ئەو ڕەهەندە هەرێمیانەی دیکەش با بڵێن هی نەکەین گفتوگۆکەین بەڵام پێش ئەوە لەبارەی چەکدانانەوە شتێک بۆ هەرێمی کوردستان و عێراق گرنگە بە تایبەت هەرێمی کوردستان ئەو بە دڵنیاییەوە چەند ساڵە هەرێمی کوردستان مەیدانی خەباتی چەکداری پارتی کرێکارانی کوردستانە بە بەهەندوەرگرتنی ئەوەی کە لە شەڕی داعشی شاکرا و بە دڵنیاییەوە لە ڕۆژاوای کوردستانیش بەشێک لە خەباتەکە گواسترابەوە بۆ ئەوێ پێم بڵێ لەو نێوەندا هەرێمی کوردستان چ ڕۆڵێکی پێدرێت چونکە بەڕاستی بمانێ و نەمانەوێ ڕۆڵی سەرەکی هەرێمی کوردستان زۆر جار لەم نێوەندەیە پارتی دیموکراتی کوردستان نواندوێتی و زیاد بڵێن زۆر جاریش ڕخنەیەکی دیاریکراو لەم ڕۆڵەی پارتی دیموکراتی کوردستان هەبووە بەوەی ئەوەندە ئاراستە تورکیەکەی وەرگرتووە بەرژەوەندیە تورکیەکەی وەرگرتووە پێدەچێت بەرژەوەندی لایەنی بەرامبەر کە تا ئێستا پارتی کرێکارانی کوردستان بۆ و ڕاستیەکەی لەمە دوا پرۆسەیەکی گەورەترە ئەو بەرژەوەندیەی لە خۆ نەگرتووە ئێستا فۆرم و شێوازی با بڵێن بەشداریە کوردستانیەکەوەی هەرێمی کوردستان باشووری کوردستان لەمە دوا گۆڕێت بەر لەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوە لە بەیاننامەکەی پەکەدا بۆ ئاماژە بە خاڵێکی زۆر جەوهەریەکە کە بەداخەوە هەیە بۆ منەڵێ ئەم کۆنگرێ لە دۆخێکدا بەستراوە کە ئەمبارگۆی یاخود بڵێن گەماڕۆی پارتی دیموکراتی کوردستان لەسەر هەرێمەکانی پاراستنی میدیا هەیە ئەمە بەداخەوە یعنی هێزێکی کوردی ئەبێتە بەشێک لە ململانیەکی ئیقلیمی دژ بە بزوتنەوەی ئازادی خوازیگەلی کوردستان مە لایەک تر بەڕاستی هەرێمی کوردستان ئەبێ دەورێکی گرنگ بژێڕێ هەم وەکو هێزە سیاسیەکان هەم وەکو کۆمەڵگا هەمیش وەکو دەستگا حکوومەتیەکان یاخود دەستگا ئیستخباراتیەکان چکە خۆتان نەزانن لە 2013 بۆ 2015 کە پرۆسەسی ئاشتی دروست بوو عەبدوڵڵاه ئۆجەلان خۆی داوا کرد حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک بێت لە پرۆسەکە و بەڕاستی هەرێمی کوردستان تا ڕادەیەک بەشێک بوو لە پرۆسەکەی کە یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنی نێوان دەوڵەتی تورکیا لەگەڵ پاکستانەوە بوو کە ئەبێ پارتی کرێکارانی کوردستان گەریلاکانی بکشێنێتەوە بۆ هەرێمی کوردستان من خۆمە و کات وەک ڕۆژنامنووسێک لە هەرێمی بەرواری باڵا بووم کە گەریلاکان ئەگەڕانەوە ناو هەرێمی پاراستنی ئەوەی کە پاکە پێ لە هەرێمی پاراستنی گەل پاراستنی مێدیا خود ناوچەیەکانی قەندیل بۆی هەرێمی کوردستان چوەکو یەکێتی و پارتی چوەک حکوومەت هەرێمی کوردستان چوەک دەستگای ئیستخباراتیەکان هەروەها ئۆپۆزیسیۆن یا حیزبە سیاسیەکان یا کەسایەتی سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستان پێویستە بەشداریەکی یەکجار گرنگیان هەبی بۆ ئەوی پرۆسەی ئاشتی پێش بخەن و بە دڵنیاییش بەتابەت لە پرۆسەسی چەکدانان لە پرۆسەسی گەڕانەوەی گەریلاکانی پەکەکە یاخود پیادەی پەکەکە ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان یەکجار بە حەساسیەوە بەشدار بێ و هێزە سیاسیەکان بەشدار بن و ئەوی لە توانیاندا هەیە بیکەن بۆ ئەم پرۆسەسە سەرکەوتنی پرۆسەسە نەکەر بۆ هەرێمی کوردستان نەکەر بۆ پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیا خود خەڵکی باکووری کوردستان بەڵکو بۆ کۆی ناوچەکە تەنانەت لەسەر ئاسی جیهانیشدا ئەم پرۆسەسێکی یەکجار گرینگە کە دوای 50 ساڵ خەباتی چەکداری و دوای 100 ساڵ نکۆڵیکردن لە مەرفەکانی گەلی کورد لە تورکیادا تورکیاکی فاشیست تورکیا کە کاریگەری ئەبێ لەسەر ناوچەکەدا پرۆسەسی ئاشتی دروستە بۆ نمونە هەر ئەمڕۆ یاخود دوێنێ بوو حەقان فیدان
گلەیی لە یەکێتی ئەوروپا کرد کە فەڕەنسا و ئەڵمانیا ڕێگریەکەن لەوەی کە تورکیا بێتەوە. سپاس مامۆستا کەمال چۆمانی، دەستت خۆش بێ. میوانێکی دیکەمان هەیە تو تارا حسێن چالاکی سیاسی خات و تارەبا بە پرسیارێک دەست پێ بکەم لە قسەیەکی بەڕێز دووران کاڵکان دەست پێکەم. ئەڵێ ئەوەی ئەمڕۆ ڕوویدا کۆتایی نییە بەڵکو سەرەتایە، هەر بەڕاست چی ڕوەدا لە دوای 47 ساڵ خەباتی چەکداری. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەران. هەڵبەتە بە باوەڕی ئێمە وایە کە کۆنگرەی 12مینی پارتی کرێکارانی کوردستان وەکو هەموو قۆناغەکانی ڕابردوو چۆن هەر قۆناغێک بۆ قۆناغێکی تر ڕێبەر ئۆجەلان خۆی پێشەنگایەتی نوێبوونەوەیەکی کردووە لە پارادایم و لە جیهانبینی خۆیدا. لە چەند شوێنێکی تریش ئاماژەم بەوە کرد ئەگەر خودی ڕێبەر ئۆجەلان لە دەرەوە بواە ئازاد بواە ڕەنگە ئێستا چەند ساڵێکیش بواە گۆڕانکاری لە پەکەکەدا دروست کردایە، چکە و هەمیشە دژی دۆگماتیک بوونە ئیتر لە فکر بێ، لە ئاین بێ، لە سیاست بێ و هەتا دوایی وەکو ئاماژەی پێکردبوو لە لێدوانەکانی خۆیدا پەکەکە لە سەردەمێکا دروست بوو کە پێویستی بوو، پەکەکە لە سەردەمی نکۆڵیکردن و ئینکارکردنی نەتەوەی کووردا دروست بوو و ئێستا ئەرکەکەی خۆی پێکێناوە. ئێستا لە بری ئەوەی کە تاکێکی کورد شەرم لە کوردبوونی خۆی بکە بە پێچەوانەوە ئێستا ناسنامەی کورد ئەگەر بە شێوازێکی فەرمی و یاساییش نەبێ، ئێستا ناسنامەی کورد ناسنامەیەکە کە ئینکار ناکرێ و لە ناو تێکۆشانێکی مەدەنی دیموکراتی خۆیدایە لە تورکیا و باکووری کوردستاندا. بۆیە بە باوەڕی ئێمە هەڵوەشاندنەوەی پەکەکە و ئەمەوێت چەمکێکیش ڕاستکەمەوە کە لە زۆر میدیاکان و لێرەش گفتوگۆی لەسەر کرا چەکدانان، بە باوەڕی من چەکدانان نییە بەڵکو بێدەنگکردنی چەکەکانیان ڕاوەستاندنی تێکۆشانی ئەسکەریە، سەربازیە، چەکداریە و ڕێگەندراکی پەکەکە شاوانایی هاتووە. بەڵێ من وای لێتە گەیشتوم کە چەکدانان جیاوازە لەوەی کە ینی تێکۆشانی چەکداری ڕابوەستێت. هەڵوەشاندنەوەی پەکەکە شتێکە ئاساییەکە بە باوەڕی من دەوڵەت وەڵام بداتەوە یان وەڵام نەداتەوە پەکەکە لەوەدا زیانێک ناکا، بەڵکو توانێ بە ڕێو ڕێبازی دیکە خەباتی خۆی بەردەوام بکە. بەڵام پرسی چەکدانان کاتێکە کە تۆ کۆتایی بە هەموو ئەوەیەک بێنی و لە بەرامبەر بە گەرنتیکردنی مافە یاسایی و دەستوریەکانە. ئێمە هێشتا هیچ بەڵێنێک و هێشتا هیچ گەرنتیەک نییە، هێشتا بابەتەکە بۆ خۆی نەبووە بە پرۆسە. کاتێک نەبێ بە پرۆسە و لە دەستور و یاسادا گۆڕانکاری تێدا نەکرێ، چەکدانان مەحاڵە. ڕەنگە هەنگاوەکانی دواتر بتوانرێ باسی چەکدانان بکرێ لە دوای گۆڕانکاری دیموکراتی. چی داواکراوە لەو نێوەندایە لە تورکیا؟ هەم بە خوێندنەوەی ئەوەی کە لە ڕاگەندرای پەکەکە پێدەچێت بێ، هەم بە خوێندنەوەی ئەوەی کە بەڕێز ئۆجەلان لە با بڵێن پەیامی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کە ڕایگەیاندبوو 100 ساڵی دووەمی تورکیا 100 ساڵی با بڵێن کۆمەڵگەی دیموکراتیک بێت. لەو نێوەندەیە ئەوەی لە تورکیا مەطلوبە داواکراوە بێت چی بێت؟ چییە؟ تورکیا محکومە بە گۆڕانکاری، جا لەناو خۆیدا گۆڕانکاری دیموکراتی زەبوونەکەیانەوە تا بە موداخەلەی دەرەکی وەکو ڕەوشی سووریا و ناوچەکانی دیکەی بەسەردادێ. بۆیە ڕێبەر ئۆجەلان کاتێکە ئەم بانگەشەیەی کردووە، ئەم دەست پێشخەریەی کرد، ئامانجی بوو کە تورکیا لە دەستێوەردانی دەرەکی بپارێزێ و لە ئەنجامدا چۆن بتوانێت چارەسەری ئەو پرسە بکە. ئەوش دیموکراتیزە بوونە، گۆڕانکاری دەستوریە، بەر لە هەر شتێک گۆڕانکاری دەستوریە و بەپێی دەستور و بەپێی یاسا ئەوانەی کە ئینکاری هەبوونی نەتەوەی کورد و نەتەوەکانی تر ئەەکەن لە تورکیا دەبێت ئەم خاڵانە لە دەستوردا لا ببرێ. بەم جۆرە ماف و ناسنامەی کورد گەرنتی بکرێ. اینجا دەتوانێت ڕاستیدا گفتوگۆ لەسەر بابەتی دیکە بکەواتە کاتێککە بانگەشە بۆ گۆڕینی پرۆسەی چەکداری بەرە و پرۆسەی سیاسی و یاسایی دەکرێت، خۆ دەبێت زمینەی بۆ ساز بکرێت. من پێم وایە یەکەم داواکاری ئەوەیە کە زمینە لە تورکیادا دروست بکرێت بۆ خەباتێکی سیاسی مەدەنی و دیموکراتی، ئەوش بە گۆڕانکاری دەستوری و یاسایی دەکرێت. ئەکرێ ئەمە ناو بنین خۆهڵۆشانەوەی ئایدۆلۆژی؟ بە باوەڕی من نەخێر، ئایدۆلۆژیایەک کە لە کۆنفیدرالیزمی دیموکراتیکەوە بۆ کۆمەڵگەی دیموکراتیک بەڵێ ئەکرێ بڵێ گۆڕانکاری یان ئابدەیتبوونەوەی ینی ئایدۆلۆژیا یان پارادایمەکە جیهانبینیەکە، بەڵێ دەکرێت وەکو لەدایکبوونەوەیەکی نوێ چۆن لە دوای پرۆژەی کوردستانی گەورە گۆڕانکاری بۆ کۆنفیدرالیزمی دیموکراتیک لەدایک بوو، مۆدێلی نەتەوەی دیموکراتیک لەدایک بوو، دەتوانرێت لە قۆناغی ئێستادا سۆسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک ئامرازێکی جیاواز، بەڵام هەر بۆ بەشداری سیاسی و نەتەوەی و نیشتیمانی کووردە جا لە چوارچێوەیەکی
با بڵێن کاتی خۆی ئەوەی ویستەکە هەبوو ویستی دەوڵەتی کوردی بوو ئێستا پێ دەچێ واقعەکە وای خواست بێ ئەم تێگەیشتنە بۆ لە چوارچەوەی دەوڵەتێکی با بڵێن ئەوەی بە دڵنیایی ئەوەی کە بە ڕێزۆجەلان ناوینا ئاوڵاتی بوون بۆیە پێدەچێ ئەنی مەبەستەکەمان مەبەست بێ بەڵام بە ئامرازی جیاواز یان بە تێگەیشتنی جیاواز. شتێکی تر هەیە زۆر بەلای منەوە سەرنج بووی سەشتیسانەوە تۆ بە کاڵی باسێکت لێوە کرد لە دوای ڕووداوەکانی سووریا لە کۆتایی 2024 دیسانەوە بەڕێز دووران کاڵکان و تاریکی نووسی و تاریکی دوور و درێژ و تێروتە سەر لەسەر ڕووداوەکان لەوێ مەقتەعێکی تیا بوو زۆر سەرنج ڕاکێش بوو بۆ من بە ئێستا شەو ئەڵێ نەزمی جیهانی نەزمی نوێی جیهانیەوەی کە ئەمریکا ڕابەرایەتیەکە ئەی هەوێ کە پەکەکە وەکو هێزێکی کۆمەڵایەتی لاواز بێ دەستەمۆ بێ و نەمێنێ با بە کوردەکەی ئاوایی بڵێم هەتا ئەمەش ڕوونەدات نەزمینی جیهانی ناتوانێت تورکیا لاواز بکە پێت وایە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا خۆڵۆشانەوەی پەکەکە ئەو نەزمە نوێ جیهانیە کە ئێستا ئیتر مەسەلەن ئیسرائیل لە غەزە داوای چەکدانانی حەماسەکات ئەمریکا داوای چەکدانانی حەژی شەعبیەکات دەوڵەت داوای چەکدانانی حوسیەکانەکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم نەزمە نوێ جیهانیە پێویستی بووە کە چەک دابنرێ یان چۆنی هەمومان زانین کە شەڕی ئێستا شەڕی وزەیە و ئامانجی هێزە نێودەوڵەتیەکان یان زەلهێزەکان یان ئیمپریالیزم گەرنتیکردنی ڕێگای وزەیە کە وەکو گەلی کوردیش ئێمە وەکۆڵێت دڵی ناوچەکەمان گرتووە و دڵی گۆڕانکاریەکانمان لە ناوچەکە و لەوێەوە بۆ جیهان بەرکەوتووە پرسی چەکدانان یان ئەوەی کە ڕێبەرۆجەلانی ئاماژەی پێەکە کە قۆناغی شەڕی چەکداری بەسەر چووە وەکو گەلی کوردیش لە ئێستاە ئێمە دەتوانین ئەگەر زەمینە لە تورکیادا کراوە بێ بۆ گەلی کورد بۆ گەلانی دیکە ممارەسەی خەباتێکی مەدەنی و دیموکراتی بکەن ئێمە پێویستمان بە چەک نابێت چەک کاتێک پێویستە کە تۆ نکۆڵی لێ بکرێت ئیدی لە تێڕوانینی زلهێزانی دنیاوە چۆنە بە باوەڕی من بۆکو گەلی کورد بۆ ئێمە زۆر گرنگ نییە بۆ ئێمە واقعەکە چۆنە و ئێمە چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ واقعەکەدا کە پێچەوانەی ئایدیا و پرۆژە و وەکۆڵێ داهاتوویەکی خراپ نەبێ بۆ گەلەکەمان دەتوانین ئێمە خۆمان بگونجێنین لەگەڵ بارودۆخەیکە هەیە باستەکەم مامۆستا کەمال چۆمانی دێمەوە لای تۆ ڕاستیەکەی باس لە ڕەهەندە هەرێمی نێودەوڵەتیەکە ئاکرا ئەزانی ئەم ئاکتی با بڵێن با نەڵێن چەکدانان ئاکتی با بڵێن بێدەنگکردنی چەکەکان و خۆ هەڵۆشانەوە بە دڵنیاییەوە گۆڕانکاریەکە استراتیژیە گاڵتە نییە زۆربەی لێکدانەوەکانیش بەرەوە بوون کە پەیوەستە بە پێشهاتەکانی ناوچەکەوە هەموو ئەوەی کە دەستی پێکردووە لە تورکیا و باکووری کوردستان ڕاستیەکەی ویستێک نییە لە ئەنقەرەوەیان لە قەندیلەوەیان لە ئیمرالیەوە بە تەنیا بڕیاری لێدرابێ ویستێکە ینی ئەگەر گونجاو بێم قسێ بکەم پێغەمبەرێکی گەورەتر خەریکی با بڵێن کارکردنە لەسەری ئەم ویستە هەرێمی ئەم ویستە نێودەوڵەتیە ڕاستیەکەی چۆن ئەکرێ بە خزمەت بۆ پێگەی کورد بشکێتەوە هەم پرۆسەی بێدەنگکردنی چەک و خۆڵۆشانەوەی پەکەکە هەم ئەو پرۆسە سیاسیە تازەیەی ڕاستیەی یاساییە تازەی کە ئەکرێت لە تورکیاش دەست پێ بکە و لەو نێوەندە ناشکرێت باسی باکووری کوردستان و تورکیا بکەین ڕۆژاوای کوردستانیشمان لەبیر نەچێت کە پێدەچێ پەیوەستێکی زۆری بەم پرسەی ئەنقەرە ئیمرالی قەندیلەوە هەبێ بۆ مەسەلەی پرۆسەی ئاشتی یاخود پرسی ئاشتی و چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان لە تورکیا ئەم پرسە ڕاستە ڕەهەندی نێودەوڵەتی و ئیقلیمی هەیە ڕاستە ئەو قۆنا ئەو دۆخەی کە دروست بووە یاخود ئەو نەزمە نێودەوڵەتیە نوێی کە دروست بووە و ئەخوازێ پرسی کورد لە تورکیادا چارەسەر بێ بەڵام مێژوەشی هەیە مێژوەکە زۆر کۆنترەوەک لە ڕابردوودا باسم کرد لەبەرەوە ناکرێمە بیبەستینەوە تەنها بۆی کە وە خۆت ئەماژە پێکرد دەستێکی گەورەتر هەیە کەیتر ئەم ئاشتێ بەسەریاندا ساپێنێ بە باوەڕی من وانە بە باوەڕی من ئەم ئاشتێ خۆی سەپاندۆ بەسەر پەکەکە و بەسەر دەوڵەتی تورکیادا و ئۆجەلان بەڵام زیرەشی ئۆجەلان پراگماتیزمی ئۆجەلان لێرەدا لەوەدایە لە کاتێکدا
تورکیا کۆمەڵێک ترسی هەبوو لەو نەزم دروستە بێ لەو گۆڕانکارێن لەو ڕۆژهەڵاتە بن ئۆجەلان ئیستیفادەی لەو ترسانەی دەوڵەتی تورکیا و گەلی تورکیا کرد کە ئیشی لەسەرەوەی کرد ئاشتیان بەسەردا بسەپێن هەر بۆیەشە بە باوەڕی من بۆی ئاشتیەکە بسەپێنێ بەسەر دەوڵەتی تورکیادا ئۆجەلان کەوا دەرەکەوێت تا ڕادەیەک لە پرسی چەکداناندا وەکەوەی کە تا ڕادەیەک سازشی کردبێ سازش لەسەرەوەی کە بۆی متمانە دروست بێ ئەم دەرفەتە لە دەست نەدەین بۆی شەڕ دروست نەبێ بۆی پێکدادان لە سووریادا جارشتە دروست نەبێ ئۆکەی مادام تورکیا چاوەڕی ئەوە کە دڵنیایی وەربگرێەوە ئەردۆغان و دەوڵەت باخشەلی چاوەڕێوەکەن دڵنیایی وەربگرن پەکەکە خۆی هەڵەوەشێنەوە چەکدانێ ئۆکەی گەلی کورد ئێمە وەکو گەلی کورد وەکو پەکەکە ئەم دەست پێشخەریەکەین ڕایەگەینین کە پەکە خۆی هەڵەوەشێنەوە چەکدانێ ئەزانی ترسەکە لە چیە کاک مامۆستا کەمال چۆمانی ئەوەی ئەم بەدەمەوە چوونە لە با بڵێن بە تاکتیکی سوودی لێ ببینرێ لای تورکیا ئەمە قسەکەیە نیەت پاکیەکە پیشانەی رێ بەڵام ئاشتیەکە لەلایەن تورکیاوە بە تاکتیکی بەکار بهێنرێ جا ئەمە کەی نازانم یعنی سیاست بەشێکە تاکتیک بەشەکە لە سیاست بۆیە ئەگەر تورکیا بیتوانی وایە پەکەکە کۆتایی پێبێنێ وەکەوەی کە چۆن بڵین سریلانکا پلنگەکانی تامیلی کۆتایی پێهێناوە بزان 2009 بوو هەمان ویستی تورکیاشە بوو و زۆر هەوڵیدا بەڵام ئەمە فەشەلی هێنا و بۆ تورکیا دەرکەوت کە لە پرۆسێسی ئەوەیدا کە پرسی کورد دابمرچێنێتەوە پرسی کورد بوو بە پرسێکی نێودەوڵەتی و لە 2014شەوە وەی کە باستان لە نەزمی نێودەوڵەتی و گۆڕانکاری پەکەکە ئایدۆلۆژیای خۆی گۆڕبی بە باوەڕیم پەکەکە گەشەیەکی ئایدۆلۆژی کردووە جیاوازی پەکەکە لەگەڵ هێزەکانی تردا و خودی جیاوازی عەبدوڵڵا ئۆجەلانیش لەگەڵ سەرکردەکانی تردا ئەوەیە لە قۆناغێک یعنی هۆشیاری ئەو هێزە هۆشیاری ئۆجەلان لە قۆناغێکەوە هەمیشە بۆ قۆناغێژی تر ئەڕوات بەڵام ئایدیاڵەکانی وازرێ نەهێناوە بۆیە ئەم پرۆسەیە کە دروست بوو ئێستا ئەگەر باسکەین چکە باسی ئەو نەزمە نێودەوڵەتیەکرا لە 2014 لە کەوتنی داعش لە کۆبانێەوە بۆ گەلی کورد پێشتر کۆمەلگای نێودەوڵەتی گەلی کوردیان چۆن دابش کرد بوو کوردی تیرۆریست و کوردی باش کوردی تیرۆریست یا کوردی خراپ ئەو کوردانە بوون کە سەر بە بلۆچی پارتی کرێکارانی کوردستان بوون و کوردی باش ئەو کوردانە بوون کە لە خەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان نەزان لە ساڵی 1990ەوە بەڵگای نێودەوڵەتی هەرێمی کوردستان ئەپارێزێ بەڵام لە 2014 ئەمە شکست ئەمە کۆتایی پێهات و دەوڵەتی تورکیا و ئەردۆغان ئەمەی بینی کە ئەو کوردەی کە ئەردۆغان یاخود دەوڵەتی تورکیا هەوڵیدا بوو بە تیرۆریستی بناسێنێ و کۆمەلگای نێودەوڵەتیش بە تیرۆریستی ناسان بوو لە ڕووی سیاسیەوە نا بەڵام لە ڕووی عەسکەریەوە هاوپەیمانێتیەکیان دروست کرد لە کۆبانێ لەگەڵیاندا و ئەو هاوپەیمانێتیە زۆر بەهێزتر بوو لەو هاوپەیمانێتی کە لەگەڵ هەرێمی کوردستان یاخود لەگەڵ عێراقدا زۆر ڕوونەما مۆستا کەمال چۆمانی بەڕاستی سوپاس دەکەم بۆ ئێشیکردنەوەکانت خات و تارەحسەین تێگەیشتنەکە لە تیرۆرەوە گوایە ئەگۆڕێت تەواو هەرچەنە هەتا ئێستا با بڵێن گوتاری تورکی زیاتر وشەی بێتیرۆر بەکارێنێ ینی وەکو ئەوەی کە تۆ تا چەکەکەت دانەنی بێدەنگی نەکەی هەر تیرۆریزبی بەڵام بەنیەتی پاک ئەمە وەرگرین کە ئێمە ئەچینە قۆناغێکی دیکەوە وە خوێندنەوەی تیرۆر بۆ کورد ئیتر لە تورکیا نامێنێ بەڵام بەشدارە سیاسیەکە ئەمەی دیکە کە چاوەڕوان کراوە بەشداریکی سیاسی مەیسەرە بێ ئاسانە بێ یان پێدەچێ پێویستی بە جۆرێک لە با بڵێن ماوەیەکی دیاریکراو هەبێ هەم لە ڕووی یاساییەوە هەندێک پرسی دیاریکرا و هەل بکرێن جێبەجێ بکرێن و هەم ئەو باگراوندە دوور و درێژەی تێگەیشتنی تورک بۆ بەشداری سیاسی کورد بۆ بوونی کورد و هەموو ئەو پرسەکانی دیکە وردە چارەسەر ببن اینجا بەشداریە سیاسیەکەی کورد پێدەچێت بچێتە ئەو شوێنەی کە هەمووان بیخوازن و با بڵێن دۆخە تەبیعیەکەی بەشداری سیاسی کورد بێ لە تورکیا لە ڕاستیە ئەم پرۆسەیەکی ئاوە ئاسان نییە سەرزارێکی مرۆڤ بتوانێت داهاتوی سەرکەوتنی یان شکستی لە ئێستاوە دیاری بکات ئەمە خاڵێکە خاڵێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا ئێستا
وەکۆڵێ تۆپەکە چۆتە ساحەی دەوڵەتی تورکیاوە و ئەکرێ ئەو پرۆسەیە بچێتە پەرلەمانەوە و لە پەرلەمانەوە و ئەو گۆڕانکاری یاسای و دەستوریانی کە هەنگاوی بۆ بنرێ زمینە وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد زمینەی بۆ دروست بکرێ کە من پێم وایە ئەمە پرۆسێکی درێژخایەنە بە مانگێک و دوو مانگش ئەم پرسە بەڕێوە ناچێت بەرامبەر بەوەی کە خەباتێکی سیاسی مەدەنی هەر ئاوا بە ئاسانی دەرگای بۆ بکرێتەوە وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد کۆمەڵگای تورکی کۆمەڵگەیەکی پەروەردەکراوە بە ذهنیەتێکی شۆڤێنستی توندڕەو بەڕاستی ئەمەش بۆ خۆی جارێکی تر پێویستی بە زمینە سازی و ئامادەکاری هەیە بەڵام ئەو دۆخەی کە ئێستا تورکیای تێدایە ڕەنگە دەرفەتی ئەوەی نەدا لە ڕاستی داوەکو پێشتریش ئاماژەتان پێکرد بە تەکتیک نزیک ببێتەوە یان بە جۆرێکێتە لە ئەگەری ئەنجامدانی یان وەڵامدانەوەیان بە تەکتیک و حساب نەکردن بۆ پرسی ئاشتی بە باوەڕی من متمانەی گەلی کوردە دەسەدەن و ئەگەر ئەم متمانە لە دەست بدەن کورد بێ ئالتەرناتیڤ نییە بە باوەڕی من ڕێبەرەوە جەلان بە خۆشی ئاماژەی بەمە کردووە کە هەنگاوی دیکەمان لە پێشە کە دەکرێت لە داهاتوو قسەی لەسەر بکەیت جاوەڵا پێش ئەوەی بچینە سەرەوەی ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێ و بەڕێزۆر جەلانی ژوتێتی کە ئەلتەرناتیڤمان هەیە پرسێک بۆ من گرنگە هەر بەڕاستی ئیمرالی بە تایبەت ئیمرالی بەڕێز ئۆجالان و دواتریش قەندیل تۆ بڵێ بێ هیچ وەرگرتنی جۆرێک لە دڵنیایی بەڵێنی گۆڕانکاریە قانونیەکان تێگەیشتنە سیاسیەکان شتێک لە کۆمەڵگەی دیموکراتیک ئەگەر لە دەوڵەتی تورکیا لە حکوومەتی تورکیا لە ئەردۆغان وەرنەگیرا بێ ئەچنە ئەم پرۆسە بنەڕەتیەی کە ئێستا دەستیان پێکردووە و هەنگاوی بۆ ئەنێن من ویستم ئەو پرسیاری لێکم لە ڕاستیە قسەیەک هەیە ئەمڕۆ گوایە پەکەکە لیستێک داواکاری پێشکەش کردووە بە دەوڵەتی تورکیا من نازانم تا چەند ڕاستەیاننا بەڵام لە میدیا جیهانیەکانم شتە هەیە بینی من ئەم لیستە داواکاریە زەمانەتی ئەوە ینی ئەربابی بەسمەوە بە پرسیارەکەی ڕەنجەوە لەم لیستەوەیە ئەم زەمانەتە وەرگیراوە کە بڕیاری خۆ هەڵوەشانەوە بدرێ یان لیستێک لە داواکاری مەسەڵەن مەرج هەیە بۆ ئازادکردنی باەکێک لەوانە مەسەڵەن پێداچوونەوە بە بڕیاری ئەنتی تیرۆریزم ینی ئەوەی تیرۆر یاسای دچە تیرۆر لە تورکیا بڕیاری ئازادکردنی هەندێک لە سەرکردەکان بە بەڕێز ئۆجەلانیشەوە بڕیاری ئەمنیستی یان لێبوردنی گشتی بۆ هەندێک لە کادر و گەریلا و سەرکردەوەوان ئەم لیستە هەیە یان نییە ڕاستیە من نەبیستوە لە زمانی ئەو بزوتنەوەی و ڕاگەیانەکانی و ئەم لیستەم نەبیستووە بەڵام ئەو خاڵانە ینی ئەگەری کراون و هەریکەیان خاڵێکی ڕەوان ئەگەرێکێک بێ لە مەرجەکانیش یا خودێکێک بێ لە داواکاریەکانیش تۆ نیەت پاکی خۆت ڕێبەرەوە جەلان وەکو یەکەم جار نیەت پاکی خۆی پیشاندا دوای وتیان پەکەکە بە قسەی ناکە پەکەکە وەڵامی دایەوە دواتر وتیان ئەمە تەنها قسەیە بە پراکتیک نەبووە ئێستا کۆنگرێ خۆشی بەستووە تا ئێرە نیازپاکی کورد و بزوتنەوەکەی و ڕێبەرەکەی دەرکەوتووە بۆ هەموو دنیا لە ئێستاپاکی عملیش وەڵام من پێم وایە لە نیازپاکی شتێپەڕێن پێم وایە مەجاری ئاشتیە لە ڕاستی بە دڵنیاییەوە لەبەر ئەوە گەر لێرە بەدواوە نەبێ بە وەکۆڵێ هەنگاو نەنێ بەرەو پرۆسەس بوون و دەوڵەتیش وەڵام بداتەوە ئیتر پێم وانییە شتێکی دیکە لە دەستی پارتیکرەکاران و ڕێبەرەکەی دەربچێت پێشکەشی تورکیای بکە هەتا ئەو کاتەی ئەو خاڵانی کە باستان کرد کە خاڵی ڕەوان هەکان فیدان کارکتەرێکی با بڵین کاریگەری دەور و پشتی ئەردۆغانە هاواڵگەری وڵات لای خۆی بە دڵنیاییەوە و ئەمڕۆ ڕاستیەکەی لە ئەنقەرەوە لێدوانیدا لەگەڵ وەزیرانی دەرەوەی سووریا و ئوردن بوو هەم ئەمەی پەکەکەی بە مێژووی ناوبرد وتی ئێمەش هەندێک شتمان لەسرە ئەیکەین ئەمە وەکو ئاماژە ببینین بۆی وردەوردە لێدوانەکان ڕاستیەکەی هیبەرپرسانی تورکیا ئاماژەن بەرەو ئەوەی کە تەواو ئەوەی دێتە سەر ئێمە لەمڕۆ دەست پێکە بۆی کاری بۆ بکەین جا لە پەرلەمانەوەیە لە دامدەستگاکانی دیکەی دەوڵەتەوەیە ئەمە کاتێک هاکان فیدان قسێکی لەو شێوەیەکە و ئەمڕۆژ ئەردۆگان هەندێک شتی لەبارەی پرسی دادوەری و قانونیەوە باس کرد پێدەچی ئاماژە بن بۆ ئەوەی تەواو ئیتر ئەوەی کە لەسەر شانی تورکیای وردەوردە دەست پێەکە تاکە فریاد ڕستێک لە ئێستاە هەبێ فریایی تورکیا بکەوێ لەو بارودۆخە و لەو گۆڕانکاریانی ناوچەکە دەربازی بکە لە ڕاستیدا وەڵامدانەوەی ئەو دەستپێشخەریە و ئەو کۆنگرەیە و پێم وایە کە کۆمەڵێک بڕیاری گرنگ و استراتیژیش لە کۆنگرەدا دراون کە هێشتا ئیعلام ڕاینەگەیاندووە و نەگەشتۆ بە ئێمەش بەڕاستی کە قسەی لەسەر بکەین کە ئەوانە ئەکرێت لە هەنگاوی داهاتوودا هێدی ئەو بڕیارانە بکەونە بەرباس و
گفتوگۆ کە کۆمەڵێکیان تا ئێستا پیان باش نەبووە ئاشکرا بێ. پرسیارێک تەفگەر کاری سیاسی دەست پێ کاتەوە بە شێوازی دیکە کاری سیاسیەکەن یان ناچون کە ڕاستیەکەی بیانوەکان ناڵێم هۆکارەکان بیانوەکانی ئەوەی کە کاری سیاسی لە تەفگەری ئازادی قەدەغەکرا ڕوونن چین و چینین ئەو لە تورکیان پرۆسێ دەستی پێ کردووە لەبارەی ئێمە لە هەرێمی کوردستان و عێراقچی بە کورتی پێم بڵێ من پێم وایە نەک تەفگەر ئەو ئەندامانێکە ئەندامی تەفگەر بوون پێویستە لە پرۆسەی کۆمەڵگەی دیموکراتیکە هەر هەمومان بێ جیاوازی لە ناویدا جێگە بگرین عقلیەتی کلاسیکی حیزبایەتی تێپەڕێنین چونکە ئەو پرۆژەی ڕێبەر ئۆجلان و ئەو پارادایمە نوێیە هەمووان لە ناو خۆیاگرێتەوە چارەنووسی گەلی کورد دیاریەکانەك تەنها چارەنووسی حیزبێک یان تەنانەت بەشێکی کوردستان یان باکووری کوردستان هەمومان دەبێ ڕۆڵمان هەبێ لە پێشەوەچوونی سیاسەتێکی مەدەنی دیموکراتی بۆ ئاواکردنی کۆمەڵگەیەکی دیموکراتی سۆسیالیستی. سپاس دەکەم تارە حوسێن چالاکی سیاسی دەست خۆش بێ گەلێک سپاس ئەو ڕێنێک ناوبڕی کورت وەرەگرین ئەچینە تەوەری دووەمی گفتوگۆکانمان باش نییە باس خات و تارە ناوبڕێکی کورد دێینەوە. خوا گەورەیە سەی گەزنەکە پارەم دەمە چۆن بوو ئێستاش چەند ئارامەش تووەڕی مانگمانبوونی پێمەوە حزمان زۆر ئارامە هیواخوازن چی دیکە؟ ئێمە پزیشکانی دانەمەزراوی ساڵی 2024 و تا ئێستا دانەمەزراین وەکو وەزانین ئێمە لە پزیشکیە یاسای پلەبەندی هەیە هەرکە کۆلێژی پزیشکی تەواوەکەی دوای دووسێ مانگ دەست ئەەکەی بە کارەکەی خۆت بەڵام ئێمە ئەوە نزیکی وا بۆ ساڵێک ئەچێ هەر دانیشتوین لە ماڵەوە هیچ دامەزراندنێکمان نییە و ئەژڵێن هەر هەیە بەڵام هەبوونەکە چۆنە لە مانگی 11 ئێمەیان بەدەمەوە گرتووە ئەم مانگە نامانێکی تر ئێمە هەتا ئێستاش نازانین کەیە هەموو کاتێکە خۆپشاندانمان کردووە یان ئەوە تا ویستومانە هەنگاوێک بنین ئەوان وعدیان پێیاوین کە دائەمەزین بەڵام ناڵێن کەی و چۆن بەڵام هەر ئەڵێن دائەمەزرێن ئیتر ئەو دامەزراندنەکەی ئێمەش نازان کێشەی ئێمە لە خاڵێکی سەرەکیدا کۆ دەبێتەوە ببریتێ لە کێشەی دامەزراندن ئەوەی ئێمە پێناوتێ دامەزراندنەوەی پێوترێت پرۆسی بەردەوامبوونی خوێندن کاتێک ئێمە 6 ساڵ لە کۆلێژی پزیشکی دەخوێنین دوای ئەوە 2 ساڵ 3 ساڵی تر لە نەخۆشخانە حکومیەکان دەوام دەکەین ئامانج لە دەرچوویەکی کۆلێژی پزیشکی بەرهەمێنانی پسپۆڕە نەک ئەوەی کە تۆ دەرچوویەک لە کۆلێژی پزیشکی دەربچوێنی و واسی لێبێنی بێگومان چەند مانەوەمان لە ماڵەوە کاریگەری هەیە لەسەر ئاسی زانستیمان و گرنگە دامەزراندنی ئێمە لە کەرتی تەندروستی و ئێستا کە بەهۆی دانەمەزراندنی ئێمەوە کەرتی تەندروستی پاکی کەوتووە سیستەمی پلەبەندی دوا کەوتووە لە بۆ ئێمە کە وەختی خۆ دامەزرن زۆر میمە ئێستا مەسەلەن ئەگەر وەختی خۆمان دامەزرابانە ئێستا ئەمە ساڵێکمان مقیمی تەواو کردبوو دەچینە بەشێکی دیکە ئەوەی کە ئێستا ئەمە لە ژیانمان ئەنی کە لێ ڕاوەستاینە باری دەرونێکی زۆر ناجێگەی لە بۆ ئێمە دروست کردێ بەڕاستی ئێستا نیشانی پرسیار لە دەرونی هەمومان لە مشکی هەمومان دروست بووە ئێستا من نازانین دامەزرینیانە حاليا پلەبەندی هەموو پزیشکانی دامەزراویش وەستاوە کەس ناتوانێت تەقدیمی بۆرد کە و خوێندنی اختصاص بکە کەس ناتوانێت پلەی سەرکەوێت ئەوانەی لە دەروی شار داوامەکە ناتوان تەواوی تر جێگەکان جێ بڵن تاوەکو ئێمە بچینە شوێنیان و هەموو ئەم سیستەمە بە تەواتی وەستاوە بێجگە لە کۆمەڵە کێشەی زۆر کە کەرتی تەنووسی لە ئێستایەتیایەتی و بەشێکی بەوەی ئێمە چارەسەر بێ لە هەموو کوردستان دەرنەچووەکان 6 کەسین بەڵام مانگی کە 6 یەتە سەر ماشی زۆم هی خەڵکە
دووبارە سلااوان لەبێ بەرداوامە بین لە ڕووماڵی بڕیاری پارتی کرێکارانی کوردستان بۆ بێدەنگکردنی چەک و خۆ هەڵۆشانەوە بە دڵنیاییەوە نزیکەی 45 دقیقەیەکی تر بەرداوامە بینە هەژارڕەوە دا کێشمان لەگەڵایە ئەم جارە بۆەوەی شرۆڤەی بکەین هەم کاک عەلی کەریمی نووسەر و چالاکی سیاسیمان لەگەڵایە ماوە سالی بەخێر بی پێم خۆشەوە بینەوە ئەزام هەژاریش پێی خۆش چاوی من لە هەولێریشەوە ڕێبوار ڕەشید سیاسەتکارمان لەگەڵا بێ کاک ڕێبوارەیەوەش بەخێر بێن هیوادارم زۆر باش بن بە دڵنیاییەوە لەگەڵمان نابن شەنوکەوی ئەم پرساکەین پرسی دانانی چەکی پەکەکە و خۆڵوەشانەوە و پرۆسەی لە تورکایە و باکووری کوردستان دەستی پێکردووە بەڵام ڕەوا حاجی ئەمڕۆ زیاد لە لایەنێک پێم وا بێ سەرەتا بە ئیپارتی دەستی پێکرد دواتر پێم وا بێ هەندێک لە دوانی دیکەش هەبوون طبعا نیگەرانن دژی شەپۆ لە گشتێکی کە دەستی پێکردووە قساکەن ئەمە یەک دوو شتێکی ئەوهانە و تۆ پوجارانم پێ ناکرێت بەرەی ناڕازی نە لەسەرەوە نە لە ژێرەوە ئێستا ینی نە بە ئاشکاری نە پەنهاین هیچ ئەو دەسەڵاتی نەباوە کوجاران کە دەوڵەتی قوڵیش پرۆسێ دەوڵەتی قوڵ لەوەیە نەماوە ینی بۆ منە وەسیلەیەک نەماوە بە دەست ئەوانەی کە بتوانن کودەتایەک ئەنجام بدەن ئەگەر بتوانن بۆ منە کودەتا وەسیلەیەک بوو لە 50 ساڵی ڕابردوو 100 ساڵی ڕابردووە ئەگەر حکومت بیویستایە هەنگاوێک بنێ پاستۆپی پێ دەکرد سوال لە ڕێگەی شێوەی دەکرد لە ڕێگەی کۆمەڵە گروپێکەوە دەیکرد ئێستا ئەو گروپانە نەماون بەناوسپادە ئەم مەسەلەی لۆزانە چییە؟ ئەم لۆزانەوەی دیخەتمە ئێستا بەوەی جەهەپەیە من ئەو یەکم کرد جەهەپە پاڵپشتی خۆی لە زاری ئۆزگلەوە کە بە نامەیەکی ڕاگەندایەکی بڵاو کردێتەوە پشگیری تەواوی خۆی بۆ پرۆسەی ئاشتی بۆ کۆتایی هێنانی تیرۆری ڕاگەیاندووە بەڵام لە خاڵێکیا دەڵێ ئێمە هەموو لاتان دڵنیا دەکەینەوە کە گرنتی ئاشتی جیواکی لە تورکیا و ئیرادەی میلەت سەروەری نەتەوەییمان لە پەیماننامەی لۆزاندا تۆمار کراوە دڵنیا بنەوە لەوەی کە بۆ سە ساڵی داهاتووش هەر بە هەمان شێوە دەڕاتەوە لە بێنەوە سەر ڕاگەندراوەکەی پارتی کرێکاران ئەنجامنامەی کۆنگرەکە دەڵێ پارتەکەمان ڕێبەر ئاپۆ و پەیوەندەکانی کورد و تورک کەبوونەتە ئەوە نکۆڵیکردنە لە کورد وەک نەتەوەی ئەنۆک هاوڵاتی ئەمەی کە تۆ باسێک ئەمە سا ئێمەسەرەوە دەمێ ئەو بڵێم کە کێشەکە لەوە گەورەتر کە ئێستا ئێمە لە بینی پارتی کرێکاران و حکومەتی تورکیا یاخود لە بینی دوو تەڕەفی حکومەتی ئێستای تورکیا دەبینن ئەردۆغان بە هیچ شێوەگنەی شاردۆتەوە کە دەیەوێت تورکیا بەرێتەوە بۆ سەردەمی پێش کۆمار لە ڕووی دەسەڵات و ئەوە نەک لە ڕووی ئەوەی کە وڵات بەرەو دواوە بەرێتەوە هەنگاوەکان جا جوغرافیەکە ئێستا لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتی و دیپلۆماسی نێودەوڵەتیەوە تۆ ئەمریکا ئێمە ئێستا ئێمە دەتوانین بڵێن عێراق مستعماری ینی لەژێر دەستەی ئەمریکا و با بڵێن تا حەدێکیش ئێراندا بوو بەڵام مستعمەر گۆڕاوە مەفهومەکەی گۆڕاوە پەیوەندیەکی ئابووری تۆ ئەوە بەهێز هەبێت لەگەڵ وڵاتێکەوە هەتا کە بتوانین نەوتەکەمان ئێستاش دەڕات بەبێ ئەوەی ئاگامان لێ بێ دەمێ ئەو باس بکەم کە دێنە سەر مۆزوعەکەی کە ئەردۆغان بە تەواوەتی دەڵێت تا ئێستا تورکیا هەرچیەکمان هەبێت بەهۆی لۆزانەوە لە دەستی دەدەین و لە دەستمانداوە ڕاستە لۆزان بۆ دۆخێک تورکیای ڕزگار کردووە لە کۆمەڵێک گێرم و کێشە بەڵام کۆمەڵێک کێشەی تریشی بۆ ئەوە لێکردین ئەو وای دەرزی لێدراوە دەرزی لە پرۆسەی کوردراوە 100 ساڵی دواخستووە ئەمان ئێستا دەڵێن ئەمە پەیماننامەی لۆزانە کە ئێمە بڵێن ئەتاتورک یەکێکە لە دیزاینەرەکانی جەهەپە ئێستا لە ژێڕ کێفیەتی دەڵێ ئێمە دەرزیەک دراوە بۆ 100 ساڵ لە پرۆسەی کورد ئێمە لە 100 ساڵی داهاتوودا ئەم دەرزیە نوێیەکەنەوە چارەسەری دەکەن جابا لەگەڵ میوانەکان ناهینی کەین شرۆڤی بکەین ڕۆزانی ئەنی مامۆستا کەریمی لێرە بێ ئەمەشدانیش نرخەرێکی قسەبین و ئەویش ئاوا سێرمامکان ناجارێک سیمینارێکی زۆر دوور و درێژمانە بوو بە یادی 50 ساڵەی کۆماری کوردستان باشە بۆ یەکەمین جار
کاک حەسەنی قازی و برادران و کاک محمودی مەلاعیزەتی ڕەحمەتی و ڕەشۆ زیلان وانە لە سمینارێکی پێشەش قۆڵیدا بەشدار بوون. کاک عومەر شەمووسیش لەوێ بوو. ئیتر یەکێک لە برادران کۆڕەکەی بەڕێوە دەبێت، بەڵام بۆ خۆی ماشەڵڵا هەر قسەی کرد. عومەر شێخ کاک عەباسی وەلی زۆر قسە خۆشە. تێرە کاکەمەتان بۆ بان کردوێتی. خۆتان هەموو شتێکتان ڕەوا حاجی ئەڵێ ئێمەتان بۆ بان کرد. ئەوەیە پەیماننامەی لۆزان چی بۆ کورتیا بوو، چی زەرری کورتیا بوو. ئێستا شەڕەکە لەسەر ئەمەیە. بەخۆشیەوە من ئەو ساڵ لە 100 ساڵی پەیمانی لۆزان بووم لە جنێڤ. کۆبوونەوەیەکی قوڵ و گەورە بوو، زۆری تێدا بوو زۆر. ئەوی شەر برادرانی بەڕاستی پەکەکە ڕێیان خستوویانی کەنەکە بۆ ڕێی خستبووە کۆنفرانسێکی دەوڵەمەند بوو بەڕاستی. لەوێدا زۆر باسیەوە کرا، زۆر باسیەوەی کە تورکچی لە دەستداوە، کورچی لە بۆ هاتۆ، کورچی لە دەستداوە، کورد پەیمانی سیڤەری لە دەستداوە، ئەوانە هەموو باس کرا. بەڵام لە حەقیقەتدا ئەوەی کە پەیمانی لۆزان خۆ کورتی چی نەبوو کە چوو بۆ لۆزان، بەڵام تورک شەی بوو، تورک دنیایەکی هەبوو. تورکیان بچوو کردەوە بۆ تورکیە جۆغرافیای ئێستا. لەنا تورک ئیمپراتۆرێتی عوسمانی هەبوو، لۆزان بچووکی کردەوە. دا بۆیە ئەوان ناڕەحەتن. ئەوان ئێستا بچێکەوە ئەو داو و دۆغڵ و ئەوانە قەدیم و نەتەوە پەرستەکان ومێدیان بە میساقی میلیە. میساقی میلی ئەوەیە کە دوای لۆزان، دوای دابشکردنی سایکسپیکۆ ئەوانە کۆمەڵک لە تورکە متعەسیبەکان پێیان وابوو کە چون بۆ خۆیان پەیمانێکیان بەس بەبێ ئەوەی کە شەرعیەتی قانونی و نێونەتەوەی پێ بدەن بە ناوی میساقی میلی. میساقی میلی چێ؟ میساقی میلی دەگەڕێتەوە سەر ئەو جۆغرافیایی کە لە عوسمانیدا تورک ئەو جۆغرافیای بەی خۆی دەزانێت کە ئەو قسێکی زۆر بێتامە، قسێکە زۆر تور جۆغرافیای عوسمانی بەقەت ئەو مێزە گەورەتر بووە. 20 چەند دەوڵەتی لێک بۆتەوە، یعنی چەرکەسی تێدا بووە، عەرەبی تێدا بوو، کوڕەچوزام تورکی تێدا بوو، فارسی تێدا بوو، هەمووی تێدا بووە. یعنی ئەمە خەون و خەیاڵێکی شوێنیە. کاک عەلی کەریم ئێستا پرۆسێک دەستی پێ کردووە ئەوەی ئێمە زیاتر چاومان لێتی ئیمرالیە ئەنقەرەیە بڕیارەکانی قەندیل بوو کە وردە دەرچوون، بەڵام ئەنی ئاماژەکانیش هەن بۆ ئەوەی کە ئەوەی ئەم پرۆسەیە بەڕێوا باوە ئیشی لەسەر کردووە تەنها ئەم کارەکتەرانە نین گەورەترە و ڕاستیەکەی دۆخی ناوچەکەش وا لە تۆکە و لە تۆ خوازێک کە وای ببینی پرسێکی هەرێمی و نێودوڵەتیە وەندە پرسێکی ئاسان نییە. جا ئەگەر ئاوا بێ، ئەوەندە گەورە بێ، ئەوەندە گرنگ بێ، ئەوەندە استراتیژی بێ، تۆ ئەم هەنگاوانەی پارتی کرێکارانی کوردستان چۆن نەخوێنیتەوە؟ ئەمە بەیانیش لە دووسێ دانە میدیای باشوور بەشداریم کردووە، هەم بە زندوی هەم بە تەلەفۆن. ئەمن هەیقەتەکەی خۆش بینم، زۆرم پێ باش بوو. هەنگاوێکە بە یادی قەدیم مارکسیەکان دەمان کوت پرۆلتاریای جیهان بە غێرە کەلەپچە و زنجیرەکانی دەستی هیچینە لە دەستی بدا. ئەم پێم وابێ ئەمە لەو پرۆسەیدا بەی شێوەیەک زەرەرێ ناکەین. ئێمە تۆپەکەمان هاوچۆتە ساحەی تورک. ئەو ڕۆکانە زمانی سایکسپیکۆی نییە، زمانی 1920ەکان نییە کە تورکیا دابش عوسمانی دابش بوو. ئەم ڕۆکانە دنیای میدیایە، دنیای هەر ئەو ڕۆکانە پێشی کە بێمە ئێرە دەوڵەت باختەری پیرۆزبایی کرد لە خۆی، لە سری سوڕەیا ئوندر، لە ئۆجەلان، لە وەفتی ئیمرالی کە چوون هاتچۆیان دەکرد. یعنی ئەمە زۆرە ئەو ڕۆکانە ئەتۆ بێ ئاغایەکە زیاتر لە شەستەکانەوە سەرۆکی حیزبێکی نەتەوە پەرستی تورکیا بووە، ئەو ڕاهاتۆتە سەر و قەناعەتەی باشە وەختێک ئاڵوگۆڕ بەسەر ئەو جوورە خەڵکانەدا دێ خێرە ئاڵوگۆ بەسەر نەمەدانەیە ئەو جارەکانە کاک ڕەنجان برایان ئێمە 44 ساڵە ئەم شۆڕشە دەیکوتی وەنیە؟ یعنی چ گوناحێکە ئەمن مێتۆدی شەڕەکەم بگۆڕم، چ گوناحێکە من ڕێبازیش ئەوم کرد. ئەمە زۆر ڕقەمەستاوە، زۆر تووڕم لەوانەی کە باسی ئاش بەتاڵ دەکەن. ئاش بەتاڵ وشەیەکە پڕ بە پێستی ئەو کەسەی کە کردی باڵی 75 ئەمە تەواو بوو. ئەم ڕۆکانە ئەوان ڕێبازی خەبات دەگۆڕن، ڕێبازی خەبات. ئەو جارەکانە کاکە خۆپەکەکە حیزبە کلاسیکەکانی ئێمە نێ فەقەت کونێکی هەبێت، کاکە ئێستا پەکەکە پێی خۆش بێ هەدەف هەمووی ئیوە، ڕۆژاوە هەمووی ئیوە دەتوانێت بیکە. ئەو چەکانە سلێ دەکەن کوڕەکەکە و پرسیارە قۆڕانە هیچ نین ئەو ڕۆکانە چەک دروست دەبێت.
بۆ ئەو دەمی کە ئۆجەلان لەگەڵ ڕەفیقەکانی چوو بۆ شاخ چەندی چەکە بوو هەر ئەتۆ بانگەوازی جارەکانە یەکجار ئاسانە تۆ بانگەوازی شەڕی چەکداری بکەی بەڵام زۆر گرینگە زۆر سەختە بانگەوازی شەڕی مەدەنی بکەی شەڕە بکەی لەسەر جادەکان شەڕە بکەی لەگەڵ نەک ئەو سمێڵ بابڕانەی وەک من لەگەڵ ئەو کوانە سیاسیانە بەڵکو شەڕ بکەی لەگەڵ ئەو گەنجانەی کە 19 ساڵن لەگەڵ ژیناکان بتوانی دیالۆگ بکەی ئەو ڕۆکانە ئەم پێم خۆشە قۆناغی خەبات لە ڕۆژهەڵاتیش و لە باکووریش بگوازرێتەوە سەر جادەکان بەر دەرگای پارلەمانەکان و لەبەر دەرگای پارلەمانەکان ئەو گەنجانە پێ بە عەرزدا دەدەن لەگەڵەوە پرسین کە ئەم پرسە ڕۆژهەڵاتیش دەگرێتەوە چونکە ئەمڕۆ ینی هیچ ئاماژەیەکی نەداوتی تەنها پارتی کرێکاران کاتێکە لە باکووری عێراق هەیە کاتێک لە ڕۆژاوا هەیە و ئەوەی تووتیاکەشی باسی دەکرد باسێکی ڕۆژهەڵاتی نەکرد ینی مەبەستە لە ڕۆژهەڵات بخوتن پەژێک لەو لە هێزە سەرچیەکانە کە خۆی لە منداڵدانی پەکەکەدا دروست بوو و ئەمە یەکجار گرینگە کە پێش پەژاک زۆربەی ئەو گەنجانەی کە دوایە بوون بە پەژاک لەبەر نەبوونی ئالترناتیوێک لەبەر بۆشایی حیزە کلاسیکەکانی ڕۆژهەڵات حەزیان لە خەبات بوو سم کۆڵیان دەکرد بۆ خەبات سم کۆڵیان دەکرد بۆ ئازادی کوردستان هیچ ڕگایان نەبوو ئەم هێزە کلاسیکیانە تقریبان داخرابوون نەتاقرابوو تقریبان تەواو ببوون ینی ئەوانی تێر نەدەکرد ئەو گەنجانی بۆیە ڕویان دە پەکەکەی کرد ئەوانە پەکەکە بوون لە پێشدا بەڕاستی دوایە بۆ خۆیان هاتنەوە سەرخۆ چەند نوخبەیەکیان تێدا بوو و لە ساڵی 2004 کۆنگەرەی پەژاکیان کرد و پەژاک دروست بوو بەڵێ یەکێک لە پرسیارە سەرچەکانەوەیە کە ئەو هێزانەی کە پرۆکسین یاسیان پێ دەڵێن نازانم لەگەڵ فەرهەنگ و لەگەڵ فکر و فەلسفەی ئاپۆ دروست بوون و ئیدامە بەکارەکانیان دەدەن لێرەش لە باشووری شەمانە چیان بەسەر دێت جاوا بکەم بە یەکتەوە کاک عەلی کەریمی چونکە بەڕاستی پرسێکی گرنگە و بەردەوام تورکیاش لەو بارەوە لێدوانەیە کاکڕێ بوار ڕەشید دووبارە سڵاوت لێبێ بمبورە ینی هەستەکەم هەندێک هێشتمانیتەوە بەڵام دەرفەتت ئێم بە دڵنیاییەوە ئەم پرۆسەیە کە باسمان کرد ڕاستیەکەی وتمان پرۆسەیەکە لە باکووری کوردستان و تورکیا دەستی پێکردووە شتێکیش پەیوەستە بە باشووری کوردستانەوە و زۆر جاریش ئەگوترا ئەوەی کە ئۆجەلانەی کە ئەوەی پەکەکایی کە پەیوەستە بەوەی کە ڕۆژاوای کوردستان ڕزگار بکە بۆیە بۆ کورد بە دڵنیاییەوە ئەم پرۆسەی دەستی پێکردووە هەم لایەنی ئاشتی مەسلەی بێدەنگکردنی چەک و خۆڵۆشانەوەی پەکەکە هەم لایەنەکەی دیکە کۆمەڵگەی دیموکراتیکە دەستپێکی پرۆسەی با بڵێن بەشداری سیاسی باشتر و فراوانتری کوردە لە باکووری کوردستان و لە شوێنەکانی دیکەش بە دڵنیاییەوە پرۆسەیەکی گرنگە استراتیژیە ڕەهەندە هەرێمی و نێودوڵەتیەکانیشی هەندێکیمان لەگەڵ کاک عەلی کەریمیە باس کرد بە خوێندنەوەی ئێوە لە چوارچێوەی با بڵێن ئەم ڕەهەندە کوردستانیانەی کە پرۆسەیەکی وا ئەکرێ کاریگەری لەسەر کورد هەبێ لە پارچەکانی کوردستان و بە ڕەهەندە هەرێمی و نێودوڵەتیەکەش ئێمە چوینەتە چ قۆناغێکی گرنگی ئەم پرۆسەیە ئێستا لەکوێ داین و ڕەهەندە هەرێمی نێودوڵەتیەکەش ڕاستیەکەی چی لە تورکیا خوازێ وەکو فشار نەک وەکو پێویستی بە تەنها سڵاوی گەرم لە هەمووتان زۆر سوپاس بۆ ئەم دیدارە لە عەلی کەریمی بەڕێز و سڵاو لە بینەران و بیستەرانتان نەخێر باسەکەتان خۆش دانیشتۆم جۆتان جۆم لێگرتوون لە ڕاستیە هەندێک کەس باسی قوربانیدان بۆ و یاخود بۆ پارچەکانی دیکەی کوردستانەوەوانە بۆ شێوەنای بینم من بە پێچوانەیە بینم ڕۆکەوتوتە سەر لاقی خۆی سی خۆی ڕۆژئاوا یا سەر بەخۆیە بەڵام دیارە ڕۆژئاوا ئێستا پشتوپنایەکی بەهێزە هەم بۆ باشوور و هەم بۆ باکوور ئەوەی لە باکوور لە سەدەورەوە هەیە دیارە بێگومان دووبارەیەکەمەوە کە ڕۆژئاوا و باشووریش دەتوان یەکتری بەهێزکەن و دەتوانن باکووریش بەهێزکەن بەڵام پرۆسەی باکوور بە تەواوی ئێوە دەزانن هەر لە دوای سەرهەڵدانی داعیش و سەردان بۆی کە داعیش لە داسی بە قەومی عەرەبەکان و وڵاتانی عەرەبی دەربێنێت و بیکە بەهێزێکی خۆی و دژ بە کوردستان
شەڕیان پێ بکە لەو کاتەوە ئەمریکا و هێزەکانی ناتۆ یەکێک لە خاڵە سەرەکیەکانی پاش ڕزگارکردنی کۆبانێ خاڵە سەرەکیەکانیانەوە بووکەیان وتە بێ ئێوە وێنەی بەرز عەبدوڵڵاهۆجەلان لابن ئەوە داواکاری تورکیا بوو دیارە قسە و باز زۆر لەسەرەوە بابەتە کرا و تورکیا هەمیشە بە داواکاریەک دەست پێ دەکات و تر کۆتایی بەو داواکاریە نایەچکو لە قوپۆپی لێکاتەوە بۆ شێوەیە بەڵام دەرکەوت کە ئەمریکیەکان چەندین ساڵ یان چەند ساڵێک لەمە پێ و داواکاری هێنا چکو زانیان کە ئەو مەسەلەیە زۆر گەورەترە لەوەی کە مل بن بە داواکاریی تورکیا کە ئۆجەلان مرۆڤێکی بیرمەندە و سەرۆکێکی ئازادی خوازی خەواتی ئازادی خوازی خەڵکی کوردستانە و دەتوانن وێنەی هەڵواسن و زۆر ئاساییە هەر ئێستش دەبینین کە وێنەکانی بەڕێز ئۆجەلان و وێنەی باکوور و هەموو ئەو کەسایەتی باکوور لە ڕۆژئاوا هەن و شانازیان پێوەکەن و هیچ کێشەیەک نییە ئەوەی کە لە باکوور ڕۆدا سەرنجامی 50 ساڵێک خەبات و تێکوتانی بە دیسپلینە بە پرینسیپە بە پلانە واگەر ئێمە سەیری مێژووی پارتی کرێکارانی کوردستان بکەین لە ڕاستیە ئالەم حاڵەتەیە ئێمە دەتوانین یەکشت بڵین ئەویش ئەوەیە کە ئەم باسا بۆ کورد دەڵێن بۆ ناوخۆمان زیاتر لەوەی کە باسێکی سیاسیە باسێکی متمانەیە باسێکی متمانەیە لەبەرەوەی کە ئێمە دەتوانین بپرسین ئایا ئێمە بەسەرکردایەتی جوتنەوە گەورە و گرانە هەیە کە لە فیشەشێک و دەستی پێکرد گەیشت بەم ئاستا لە کاتێکا کە هەموو دەوڵەتانی ناتۆ ڕێگریان لە سەرکەوتنی ئەو خەباتە ئازادی خوازیاگرت ئۆجەلانیان تەسلیم بە تورکیا کرد و بۆ شێوەکە ئێوە دەزانن یعنی گاڵتە نییە شەڕێکی چەکداری درێژە پێ بدەی کە بە سەدان درۆنی پێشکەوتوو بە سەدان فڕۆکی جەنگی بە بۆمبای زۆر بەهێز کە دەتوانێت کوتانە لە قوڵایی خۆیان وێران بکات و بۆ شێوە هەروەها دامزانی پۆستی سەربازی هەموو ئەوانە نەیانتوانی کە توانی سەرکەوتوو نەبوونەوە لە ڕاستیان لە زۆر بەرەشە لەشکری تورکیا بڵاوی پێکراوە ناتوان ئەو ئەم بەهاریان دەکرد بەەوە بەهار کە ئەم بەهارە نابەهارێکی تورکیەوەیە ئەین دەوڵەتی تورکیا پارێکی زۆری زەر کردوێک هاوڕێ هەن دەڵێن بۆ نمونە مەسەلەن باوی خەباتی چەکداری نەماوە لەوەیە کە پارتی کرێکارانی کوردستان واز لە خەباتی چەکداری یەنێ پارتی کرێکارانی ئەو قسانە بەڕاستی هەڵەی تەکنیکی زۆر یا تەکنیکی سیاسی بۆ چونکە پارتی کرێکارانی کۆبەکاتی پارتی کرێکارانی کوردستان بەڕێ پارتی کرێکی کوردستان هەڵەوەشێتەوە کە هەڵەوەشێتەوە لەمانە خەباتە چەکداری هەڵەوەشێتەوە ینی پارتی کرێکارانی کوردستان نەماتەوە و خەباتە چەکدارەکەشی نەما ئێستا سەری دەوڵەتی تورکیا ئەو هەناوە بنا ئەو هەناوانە بنێ کە کوردستان داوایەکە سەرۆکە ئەم سەربازی کورد ڕێبوار من ئەم تای تەرازوەکەم بەلاوە گرنگە یعنی ئەوەی کە بەگشتی لەسەر کورد بووە لەسەر ئیمرالی لەسەر پەکەکە بووە دەم پارتی باشووری کوردستان هەموو ئەمانە تقریبەن ئیشی خۆیانیان کردووە ئێستا ئەوەی پێویستە شتێک بکە تورکیایە دەوڵەتی تورکیایە دوو فشاری دیاریکراو لەسەر تورکیا هەبوون تۆ یەکێکیان بەڕوونی ئاماژەت پێیا من ئەوەی دووەمیشیان باسەکەم ئەوەی یەکەمیانەوەیە کە نەیتوانی خەباتی چەکداری پەکەکە کۆتایی پێبێنێ هیچی وای پێ نەکرا ئەم بەهاری ئەسپار بە ئەم بەهاری دیکە ئەمە یەک دوو لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە شارڕاستیەکەی بە دڵنیایی و تورکیا جۆرێک لە فشاری لەسرە و جۆرێک لە دنیابینیشی هەیە یان ویستی هەیە کە پێدەچێ بە بەرەو پێشچوونی ئەم پرۆسەیە لە باکووری کوردستان و تورکیا اینجا تورکیا بتوانێ هەندێک لەم پێگە هەرێمیەی خۆی دەست پێوە بگرێ ئەمە وا لە تورکیاکە لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسیەوە لە ناوخۆی تورکایە پێبەپی هەنگاوەکانی ئیمرالی و پاکەکە هەنگاو بنێ لەمە دووە من پێم ناچارە عەرزم ڕێگەستانکەم مەسەلەکە بینم دەوڵەتی تورکیا ڕوبەڕووی بەنگاریکی عەربی بۆ چونکو دەوڵەتانی عەربی دەبینن کە چۆن عێراقی کردو بازارێکی گەورە و عێراقی بەستەوە بەخۆیەوە چۆن توانیوێتی مەسەلەن بۆ نمونە دەست خاتە ناو کاروباری دەوڵەتی سووریاوە کە هەموو چەندین گرۆپی توریستی دروستکات و بۆ شێوێ هەتا مەسەلەی قەتەریش کە ناچینە ناویەوانە یعنی دەوڵەتانی عەربی بەرژەوەندییان هەیە لەوەی کە
ڕێگا بە تورکیان دەدەن تەرەپسێنێ و هەروەها بەرژەوەندێکی ناوچەیش هەیە لە هەرێمی گەوریا وەکوی ئیسرائیل و یۆنان و ئەرمێنیا ئەوانە کە حەز بە تورکیا ناکەن. ئازادی خوازی خەڵکی کوردستانیش بەڕاستی دەوڵەتانی ئەوروپا هەچەوە هاوکاریێکی زۆری تورکیا بە ئەمریکاشەوە، بەڵام من پێم وایە لە بازنە داخراوەکانە بە تورکیان و تۆکەی تر ئێمە ناتوانین ئەو خوێنە بخێنە ئەستۆی خۆمان، خوێنی کورد بخێنە ئەستۆی خۆمان، چونکە ئەوان لە کوردی ڕۆژئاوا زۆر ڕازین لەو خەڵکی کە دژی تۆریزمی ئیسلامی و جۆرەکانی تۆریزمی تر کردویانە و هەروەها لەگەڵ باشوورا پەیوەندیەکیان هەیە ئەگەر چی لە سیاسی باشووری کوردستان ڕازینین و بۆ شێوەیە، یعنی لە دەوڵەتانی ئەوروپاش ئێمە بیستمانە و دەزانین و هەرش بێجگای کە دەوڵەتانی ئەوروپاش هەن باسەیە لەم باسی پرۆسەی ئاشتیەوە، هەروەها دەوڵەتی تورکیا پارێکی زۆری زەرر کردووە خەرجی ئەسکەریە و لە ناو خۆشیانە زۆر ناڕێکن، یعنی هەموو ئەمە شارێکی گەورە لەسەر دەوڵەتی تورکیا لەسەر حکوومەتەکەی ئەردۆغان، بەڵام هاو کاتیش ئەردۆغان و هەموو حیزبەکانی کە دوچاری کێشەیەکی زۆر گەورەن لە ناو تورکیەوەیە، هیچ کەس هیچ لایەنێکیان ناتوان دژی ئەتاتورک بدوێن و دژ ئەو سیاسەتە بدوێن کە ڕۆژە لەان ئەتاتورک لانی لۆزان و یا دامزرانی دەوڵەتی تورکیاوە دەستی پێکرد سەبارەت یەک دەوڵەت و یەک ئاڵا و هەمووی نەتەوە کە تورکە و پاشان قەڵاچۆکردنی خەڵکی کوردستانەوانە، هیچ کەسێکیان ناتوان دژ بەم دکتۆرینەی قسەکەن و هاوکاتی دژایەتی ئەم زەهر و بیرە بکەن ناو تورکیا و بڵێن بەڵێ کورد هەیە، بەڵێ خەڵکی تریشان و خەڵکی کورد دەبێ مافیان هەرمافەکان هەم دەبێت دەستوری شێوەیە، یعنی بەڕاستی تورکەکان میراتێکیان بۆ ماوەتەوە زیاتر خۆیان دەولەنەتەوەی کورد لەبەرەوە ئەردۆغان وهچنی و سەرکرداتی جەهەپەوە ئەوکانی تریانی تووشی ئەرکێکی زۆر گران بوون لەلایەکەوە ئەوەیە کە دەن و وەڵامی خەڵکی کوردستان بدەنەوە لە بەرەوەی کە دۆستە ئەوروپی و ئەمریکیەکانیان لەگەڵا کرد هەنگاو تورکیا هەنگاو بنێ و هەروەها وەکو عەرزمکردن لەژێر فشاری دیکە کاتیش ئەم نەتەوەی کە دەبێ بە شێ قەناعەتیان پێ بکرێت، دەبێ وردە وەرسی تیرۆسی کورد و ئەم پرسانە بێتە ئاراوە خۆشکەن. دوکتۆر ڕێبوار زۆر سپاس دێنەوەلا دوکتۆر ڕێبوار دێنەوەلات کاگالی بینە سەر پرسێکی دیکە لە تەواوی ئەو کاردانەوانی ئەمڕۆ گوێمان لێبوو لە چ لە تەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان چ لە ڕۆژاوا چ لە یەکێتی ئەوروپا چ لە ناوخۆی تورکیاش هەمویان گەشتبینن بە بڕیارەکە، بەڵام هەمووشیان شکێکیان هەیە بەڵامێکی تایە هیوای ئەخوازن کە پرۆسەکە بە بێگرێ و گۆڵ بچێتە سەر. جا منەمە پێم بڵێ ئەو گرێ لە شوێ گرێکە کامەیە و بۆی بە ڕوونتر بڵێم ئاسایی ببوورە بەوەی پرسیارەکەم تەواوکەم سەقامگیری سیاسی و ئەمنی تورکیا بۆ چەندانە لە دەوڵەتانی خلیج لە ڕاستیە جێی دڵخۆشی نییە، بۆ ئیسرائیلی جێی دڵخۆشی نییە. کێن ئەو کاراکتەرانی ئەیانەوێ گرێ و گۆڵ بێنە سەر ڕێگەی پرۆسەیەکی ئاشتی لە ناو تورکیا؟ هەژار جان تۆ سادە نییە کە ئێمە لە سیاستدا ڕاستە متمانە نییە، لە سیاسەتی ریێل پۆلیتیکدا ئەو کەسە گەمژەیە کە فەوری سینجی خۆی بکاتەوە و اعتماد بکە و متمانە بکە، بەڵام حقیقەتێکی شەیە کە زۆر کاری ئاوا بەبێ متمانە ناکرێت. بزنیس و سیاست زۆر شتی یەکچویان هەیە. تۆ بستان دەبینی ئێستا یەکوەکو ترامپی بزنسمەنێکی گەورەیە، دەبینی لە عەمەلدا لە پراکتیکدا بۆتە سیاسەتمەدارێکی گەورەش. ئەمە لە خۆڕانیە، ئەمە ینی یەکدانە باکگراوندێکی زۆر ئەوە ڕیشەی هەیە کە دەباری سۆسیۆلۆژی ئەوانەوە ئەگە بۆی بچین دەگەینە کۆمەڵێک نقاتێکە بۆچی ترامپ لە بیزنسدا سەرکەوتوێ لە سیاسەتیشدا سەرکەوتو دەبێت. حقیقەتێکە ئێمە زیاتر لە 70 ساڵە ئەگەر نەڵم 120 ساڵ ئێمە لەگەڵ تورک لێک دەکوژی، دەریایە خێنمان دەبیندا، ئاسان نییە ئەو احتیمادە. دوو یەکشتان لەبیر بێت،
ئەم دەوڵەتی کە ئەوڕۆکانە بە ڕەواڵەت دەیبینین باقچەلێ و ئۆردۆغانە و داود ئۆغڵو بوو جاران و نازانم ئەوی دیکە ناوی چی بوو ئەوی دیکە ئەوی دیکە ئەمە زاهیری قەزیەکە لە دەوڵەتی تورکیادا دەوڵەتێکەیە لە پشتی پەردەی لە چی پێ دەڵم دەوڵەتی قوڵی پێ دەڵێن دەوڵەتی مردوی پێ دەڵێن دەوڵەتی ڕەشی سێبەری پێ دەڵێن بەڵام ئەوە حەقیقەتێکە ئەم ڕۆکانە ئەوەی کە چەکرام لەو ڕۆکانە پۆستێکم کرد وتم ئەو دەوڵەتە شکر چەکرا بۆ چونکە 15 ساڵە 100 ساڵە نان و دۆی دەخوا بە ناوی کوردەوە کە کورد تۆرۆریستە کورد بۆ تورکیا زەرەرە کورد یەک پارتێژی تورکیا تێک دەدا و بەوەی کۆمەڵێک دەریایەک لە خەڵکی گەندەڵ و خەڵکی پرۆپوچ و خەڵکی بێزراوی ئەو کۆمەلگای کە چون لەو دەوڵەتەیدا جێیان گرتووە ئەوە نان و دۆی دەخۆن پێ بەوێەوە یعنی خۆیان بەڕێوە دەبن ئەمە نەخ ئێستاڕە دوژمنن ئەمڕۆ ئێمە دەبێ وریای ئەو دەوڵەتە بین کە لە پشتی ئۆردۆغان و پشتی داباغچەلی و پشتی ئەوانەوە بە تایبەت ئەو ڕەکە مشتێکی کە پێم خۆش بوو لەو بەیان نامەیدا ئەویش ئەوەیە کە برادرانی پێکەکە وەک مەحوی دڵ شکر وشیارە مەحوی تێدەگەن دنیا خراپادا ئەوان ئێستا 50 دادنێنە سەر پارلەمان بۆ پارلەمان چونکە پارلەمان جێگایەکی گشتیە نوێنەری هەموو نەتەوەکان و هەموو خەڵکی تورکیای تێدایە پارلەمان خۆشدەسترە پارلەمان بۆ ئەوەی خۆشتر کاری لەگەڵ دەکرێت تا دەوڵەتێکی قوڵ بۆیان پێم وابێ دەبێت لەسەوەی پێداوەگریکن کە ئەو دەوڵەتی قوڵە ئەمڕۆ لە هەموو کە زیاتر زەرری کردووە لە هەموو کەس چونکە جارێ ئەو بیانوویەی کە تۆرۆریست دەکوژین و تۆرۆریست دەوڵاتی خۆمان دەکە ئەوە نەما ئەو جارەکانە دیسانەکانە ئەوە پەل داوێتە دەوروبەرێکەکەی دیکەش حقیقەتێکەوەیە کە ئەوەی کە پەکەکە کردی یەکجار هەنگاوێکی بوێرانەیە ناکە ئەمە کاتێک دەستمان بۆ چەک بردووە پەکەکە کاتێک لە ساڵی 84 دەستی بۆ چەک برد هیچ نەبوو بیکە هیچ فقط تەنیا ئومێدی ئەم میلەتە وەکو ئێمە وەکو باشوور وەکو ڕۆژهەڵات تاخە ئومێدێکمانەوە بوو کە بچین بە لە شاخکەوین و کەڵەشکۆفێ بدەین لە دەست و بۆ ماتی میلەتەکەمان بکەین بەڵام ئەو ڕۆکانە دەیان مێتۆد و دەیان ڕێگا هەیە ئێوە لەبیرتان بێ ساڵینەوە دەکان کاکە بۆ یەکەم جار ئەوە پەکەکە بوو ئەو عقڵە بەڕێی منەوە عقڵە جیاوازە لە عقلی سەرکردایەتی کۆن و کلاسیکی ڕۆژهەڵات و باشوور کە هات بۆ یەکەم جار ترنجی خستە سەر مێدیا بۆ یەکەم جار تەلەڤیزیۆنێکی عالەمی دانا بە ناوی مێتتیوی مێتتیوی من و تۆی باشوور و باکوور و ڕۆژاوای ڕێک خستەوە زمانێکی مشتەرەشی بۆ دروستکردین فەرهەنگێکی مشتەرەشی بۆ دروستکردین ئەم پێم وابێ ئەوەی کە ئەو ڕبرادران دەڵێن ئەمە ئاش بەتاڵە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە پەکەکە لەم ڕۆ بەولاوە بەدەیان ڕێگای هەیە بەدەیان سوژە دەبێ لە بەرنامەی دابێت کە خەباتی بۆ بکە ئاسان نییە ئەو ساعلی کەریمیەک پرس ئەوە پەکەکە بەمە درۆن ڕائەگرێ بەڵام ئەتوانێ کە ئەچێتە ناو سیاست بە بەقوتر ئەچێتە ناو سیاست قەیوم ڕابگرێ بۆ نمونە وا بکە گۆڕانکاری دەستوری دیاری کراو لە تورکیا بێنێتە ئاراکە ڕاستی لە کاتێکا جەهاپە ناتوانێت بیکە ڕوونە بە دڵنیای ئەمە پرسیارەکانی ڕێگە هەم ئەمەیان قورس بوو هەم ئەوەی دیکەش سیاسەتیش بە دڵنیاییەوە ڕێگایەک نابێت ئەمە ڕوو دەمیلەت دەکەم نیگەران مەبن ئێمە هیچ شتێ بۆمە ئاسانتر لەوەی نییە کە کەڵشکۆفێکی ژەنگاوی بکڕین ڕۆینە شاخ نا هەر بەدەر لەوەش مامۆستا لاوچێ تۆش لەگەڵ ما بیت یعنی چارەسەرکردنی قەیوم بەو ڕێگا کلاسیکی نابێت کە تۆ لە شاخەکە و دیسانچی دەخینەوە ینی جەهاپە ئەکرەم ئیمامۆغڵی لە دەست داوە با من پێت بڵم هەتاک و دوو هەڵبژاردنتیش بێت ئازاد ناکرێتەوە من با لێرە پێ بڵم بە هەموو حقوانی کە بەردەستن جەهاپە ئەوە ینی قەیوم لە کوردەکان و تێپەڕی چووە ناو جەهاپەشەوە جەهاپە بوو ناو ئەستەمبوڵ بتەقێنێتەوە یان بڵین شەڕێکی پەیدا کرد یاخود چوو قازیفەیەک بنێ چونکە چارەسەریەکە لەمەدا نییە لە سەدەی 21دا بۆیە ئێستا پێتەڵەم و جەختەکەم و لەسەر پەیمان نامەی لۆزان من گومانم هەیە کە ئێستا لە تەواوی جیهاندا لە هەموو ئەو زامانی کە وردە وردە ساڕێژ دەبنەوە یاخود وردە وردە خۆیان پێدەکرێتەوە کۆمەڵێک پەیماننامەی نوێی نەتەوەی بێدەکایەوە کۆمەڵێک پەیماننامەی نوێ واژۆ بکرێت وڵاتەکان ناچار بکرێنەوە لەسەر فۆرمێکی نوێ بڕوان پێ بکە ئەو پرۆسەیە ئەو هەنگاوی ئەو ڕۆپەکەکە هاویشتێتی
بە قازاندی زۆرتر گەلانی تورکیا خودی تورکەکان بیرمان نەچی ئێمە زۆرێک لە میدیاکان ئێمە کۆمەڵێک دیتێڵ هەبوو لە بیرمان چوو ڕۆژی ڕابردوو لەگەڵ یعنی دوو ڕۆژ یخیان لە جمعە و شەمەیە لە ئامەد بە بەشداری 302 پارت ڕێکخراو کەسانی عاقڵمەند ئەوانی کە ئێمە جاران پێمان دەوتن قایدی ڕەئی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئینسیاتیڤی یەکێتی گەلانیان دروست کرد لە تورکیا لەناو ئامەدەوە ڕوونە بانگوازیان کرد بۆ هەموو لایەک کە ئەمڕۆ بۆ ناوەکەی چەندین جار لەناو ئەنجامنامەکەیە پارتی کرێکاران دەتوانێت بۆ بخوێنیتەوە من بڵم بۆ خۆشحاڵم ڕوان پێ بکە نەک تەنیا بۆ تورکیا و بۆ باکوور پێم خۆشە هەرچەند لە هەموو دنیادا نەماوە ئەم پێم وابێ شۆڕژگێر بەنگە کە سەر دەکەوێ دیکتاتۆریەت دروست دەکە پرسێکی قوڵترە ئەو پرسیارە لە نیوەڕۆژدا ئەومان کردو ئایا ئێمە پێویستوان بەوانەیە یعنی ئەگەر ڕاپەڕین من ئەگەر ئێستا ئەوانە ڕام بکەم بە خەباتی مەدەنی لە پرۆسەیەکی 4-5 ساڵیدا هەر زۆریش ناڵم هەر 4-5 ساڵیدا ئەوان کە دێنە دەسەڵات ئیتر ناتوان کەڵگاتی بکەن ڕوونە ئەمە ئەگەر بێنە سەر دەسەڵات بەدێشن بۆ نایەنە پەکەکە ئەو ڕۆژ انتخابات کە لە تورکیای دەیەکەی تێدەڕوونە ڕوونە کاک ویستم پرسیارێکن کاک ڕێبوار ئەوە بڵێم لە ڕاستیە هیچ ڕۆڵی نێوەندگرێکی نێودەوڵەتی هەیە لە پرۆسەی چارەسەری لە تورکیا یان پێشتر هەبووە یان لە داهاتووە ئەبێت بۆ ئەوەی کە پرۆسەکە سەر بگرێ جا من یەکشتی بۆ زیاکەم وەڵا ئەم بە هەژار ڕێم با هەر تۆش کاک ڕێبوار ڕەشید قسەیەکێ لەبارەیەوەی کە کۆنگرەکەی پەکەکە ئەمریکیەکان با بڵێن ئەمنیەتیان پاراستووە هەر خودی ئەم ئەگەرە کە بە دڵنیاییەوە پرۆسێکی وا گرنگ بەبێ وجودی با بڵێن هێزە نێودەوڵەتیەکان مەیسەر نابێ جۆرێک لە دڵنیایی نادا بەوەی کە ئەم پرۆسەیە پێویستەکە بەو شێوەیە بڕواکە بۆی دانراوە نە ئەم لا نە ئەولا ناتوانن شتێکی وا لەبارەوە بکەن بە پێشەوەی من وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە ڕێگان کە خاڵێک باسکەم کە پێم وایە گرنگە ویش ئەوەیە پارتی کرێکارانی کوردستان و سەرۆکایەتی پارتی کرێکارانی کوردستان نەیانگوتووە کە دژی خەباتی چەکدارین بەڵکو توانە کە لەگەڵ هەڵوەشانەی پارتی کرێکارانی کوردستانە کۆتایش بە خەباتی چەکداری ئەو پارتێت زۆر گرنگە ینی ئەگەر بێت و دەوڵەتی تورکیا دووسە مانگەیە نازان ماوەیەکی تر ئەو هەنگاوە پێویستانە نەنێ ڕەنگە خەباتی چەکداری دەست پێ بکاتەوە لە ژێر ناو ناونیشانی دیکە ئەوانە ئەنی هیچ کەسێک باسی کۆت بێنرخی یان لایانی خراپی خەباتی چەکداری نەکردووە لە ناو پارتیا و باسی ئایندەش نەکراوە کە هیچ بڵێن و بڵێن کارێک بەڵام بەرحاڵ سەبارەت بەو باس ئەو پرسیارە ڕاستەکەی ڕەنگە زۆر کەس نەزانن کە ئەو پرۆسی ئێستا هەیە و هێشتا من پێم وایە زووە ناویبنێن پرۆسی ئاشتی نزیکەی 2 ساڵە ترافیکێکی زۆر هەیە لە نێوان سەرۆکایەتی پارتی کرێکارانی کوردستان بە تایبەتی لە ئەوروپا و یا کەجەکە لە ئەوروپا و لەگەڵ دەوڵەتی تورکیایە و دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکاوانە بەڕاستی فشارێکی زۆریان هێناوە لەبەرەوەی کە بە تایبەتی تورکیا چووکە کورد ئەوان بۆیان دەرکەوتووە ڕۆژئاوا کە ئەمریکا سەرۆکایەتیانەکە لە پرۆسەی ڕۆژئاوایە ڕۆژئاوای کوردستان بۆیان دەرکەوت کە ئەو لایەنە دەتوانێت لەبەرەوەی کە زۆر بەدەستی لەبەرەوەی کە زۆر بە پرینسیپە لەبەرەوەی کە زۆر ڕێکخراپ وعدەکانی خۆی یا بەڵێنەکانی خۆی دەباتە سەر وە خۆش دەستەوە کاری لەگەڵا دەکرێت لەبەرەوە نمونەی ڕۆژئاوا بۆ بە بەنگی مەحەق بۆ دۆستەکانی کورد و بۆ دۆستەکانی تورکیاش و من پێم وایە داواکاریەکانی ئەوان دەکەی هەر لە حکوومەتی ئەردۆغان نییە بەڵکو لە هەموو تورکیا لەبەر ئەوەیە کە ئێمە دەبینین جەهەپا دەیەوێت قسە بکا بەڵام وەکو عەرزم کردن زەحمەتە کە هاوکات تۆ دکتورینێک ڕەفسکەیتەوە کە ئاتاتورک دەست پێش خەریک کردووە و بنیاتی ناوەوە کە باوکی بە باوکی تورک دادەنیان ئێمە مەکارێکی زۆر گەورە گرانە لەبەرەوەەکانی کورد و تورکی
نەک داواکەیان هەر لە ئەردۆغانە بەڵکو داواکانیان لە هەموو مەزراوە سیاسی و سندیکایەکانی دەوڵەتی تورکیایە کە ئەو کارانە بکەن کە پێویستە و دەبینن کە لایەنە کوردەکە زۆر بە شێوەیەکی زۆر جددی شێوەیەکی زۆر دیسپلینی هاتوۆتە ناو باسەکە و چاوەڕوانی لەواکرێکە کە دەوڵەتی تورکیا چاوەڕێن دەوڵەتی تورکیا دەکرێت ئەو هەنگاوانە بنێ کە پێویست. ئەمە وا تێبگەین کاک ڕێبوار ڕەشیدەوەی کە کورداوە بە دیسپلین و بە جددی هاتوۆتە ناو پرۆسەکە، بەڵام ئیتر لایەنەکەی دیکە تورکیا لەمە دووە ئەبێ هەنگاوی جدیتر بنێ. بەو معنای ئەوەی کە ئێستا هەمووان کۆکن لەسەرەوەی قۆناغی نوێ دەست پێەکە لە تورکیا و باکووری کوردستان. لەو بارەیەوە دوو تێگەیشتن هەیە، یەکیان ناوی ناوە قۆناغی بێتیرۆر، یەکیشان ناوی ناوە قۆناغی کۆمەڵگەی دیموکراتیک. ئەوەی پێدەچێت قۆناغی کۆمەڵگەی دیموکراتیکەکە چونکە ئەوانەی کە زیاتر گوتاری بێتیرۆریان لەسەر زمانە ئەوان ئەبێ شتێک لەبارەیەوە بکەن، هەنگاو بنێن، قانون بگۆڕن، تێگەشتە کللتوری و سیاسی و کۆمەڵاتیەکە بگۆڕن. پێدەچێت ئەمەیان قورستر بچێ بەڕێوە و کاتی زیاتری بوێ وەک لە ئەوەی دیکە کە قۆناغی بێتیرۆرە، چونکە ئەو قۆناغی بێتیرۆرە زیاتر ئەوەی پێویست کوردرووە لە کورد کە هەندێک هەنگاو بنێ و خەریکە هەنگاوەکانی بۆ ئەنێ. ڕاستە من پێم وایە بەڕاستی ئێمە خۆمان هەڵنەکێشین وەکو کورد وەختانە بزوتنەوەی ئازادیخوازی خەڵکی کوردستان چۆتە ئاستێکی زۆر زۆر باڵا لە سیاستکردن و لە کاری دیپلۆماسی لە حاڵەتێکە کە هاوکات خەباتی شەکداری زۆر بەباشی بەڕێوە دەبرد، خەباتێکی مەدەنی زۆر گەورەگرانی بەڕێوە دەبرد. ئەمە هەموو دۆستەکانی کورد و دۆستی تورکیا ئەمە خەڵکی عەرەب دەزانن، خەڵکی و دەوڵەتی ئێران دەزانێت، ینی دەبینن کە کورد توانیوێتی هەم خەباتێکی چەکداری پەر پێ بدا گەشە پێ بدا و هەروە هەم خەباتێکی مەدەنی لە ئاستی پەرلەمانیا لە ئاستی و لە ئاستی جڤاکە پارتی کرێکاری خۆی کرێکارانی کوردستان لە ڕاستیە ڕەنگە ژماری ئەندامانی زۆر زۆر کەم بێ، خۆی لە ڕاستیا پارتێکی جەماوەریە. ئەمە باسێکە کە ڕۆژێک لە ڕۆژان هیوادارم بیکەینەوە کە مەبەست لە پارتێکی جەماوەری چی. لەبەرەوەم پێم وایە بەڕاستی تورکەکان پێشێکی زۆر گەورەی سیاسیان تورکەکانن کە دەبێ وەرە بۆ خەڵکی خوان بوونکەنەوە کەەوە 100 ساڵە باکێکی بەدژە خۆراکێک پەروەردی دەکات. یعنی ئەو قسەتان ئەو پرسیارتان زۆر دروستەوە زۆر لە شوێنی خۆیەتی لەو ڕۆ من پێم وایە ئەرکی تورکەکان کە ڕەنگە هەندێک لە کورد لەوەی کە زۆر بریندارین و زۆر ناڕەحەتی بێگومان دۆزێکی ڕەوامان هەیە مثلەن اینجاوە ینی تورکەکان دەتوانن هەنگاوێک بنێن و سیاست بەدەستی خوانە و پەرلەمان بەدەستی خوانە و دەستور بەدەستی خوانە، بەڵام ئەم کارە ئاسان نییە لە حاڵەتێکا کە تۆ 100 ساڵ خۆراکێکی ترت دابێ بوونەتەوەیە و هەروها پارێکی زۆر زەرەر کرد بێ، خەڵکێکی زۆر کوژراون و خەڵکێکی زۆر تووشی نەهامەتی بوون. ینی ئەمە من پێم وایە ئەرکی ئەردۆغان زۆر قورسە. ئەگەر ساڵی 2012 هەرچەند نامەوێت کاتەکە کاتتان بگرم زیاتر لەوەی کە دەمدەنێ، ینی ساڵی 12 بەڕاستی ئەو ئینیسیاتیڤێک لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە دەستپێشخەری کرا، بەداخەوە ئەردۆغان بە پێچەوانەوە سوودی لێوەرگرت، داوای کرد کە ئەو بە سلوکێکی مطلق قوبڵ بکرێ و دیفاعێکی کوێرانە لە ئاکەپ بکرێت و بەو شێوەیە پەکەکەش قوبڵی نەکرد. ئەوە بوو کە 2013 ساڵێکی زۆر خراپ و ساڵێکی زۆر گرنگ بوو، 2014 سەرڵدانی داعش و ئەوەی دەکەوتۆک هەمومان بینیمە. و من پێم وایە بەڕاستی ئەو کاتە ئەو کاری بکردە ئێستا زۆر لە مێژ بوو برینی کورد و تورک بەرەو ساڕێژ بوو نەڕوا، چونکە ئێمە لە بیرمان نەچێ یەک لە نمونە باشووری ئەفریقایە ئەوەی کە پێی دەگوترێ ریکۆنسیلیشن، یعنی بڵێ ئاشتیوانی گشتی لە ئەوروپایەکان بە سویدەوە بە نروێژەوە بە ئەمریکاوە بەریتانیا کە خۆی بریتانیا و هۆڵەندا ئێوازانن کۆلۆنیالی سەرەکی بوون، بەڵام هەموو دەوڵەتانی ئەوروپا هاتن هەر هەمویان لەو پرۆسەی ناویچە ئاشتیوانە گشتیا بەشدار بوون و هەر هەمویان هاتنە سەر مێز داوای لە بردنیان کردوتیان هەموو ئەمانەی کە وەکو تاکە کەس وەکو گروپ تاوانکاریان ئەنجام داوە، ئێمە داوای لێبوردن دەکەی داوای لێبوردنێکی گشتیەکەین بۆ هەمومان و پەڕەیەک هەڵدەدەینەوە. ئەم پرۆسە لەوان شارستانی وەکو بەریتانیا و ئەمریکا و دوزام سوید و نەرویجوانە کە پاکەتیان دروست کرده بوو بۆ باشووری ئەفریقا ڕەنگە زەحمەت نەبێ سیاست مەدارەکان بەشی بکەنەوە، بەڵام لە تورکیا پرۆسێکی زۆر زۆر زەحمەتە، چونکە هەر هەمویان لە ئەردۆغانەوە بەرەو خوار
غرورێکی شخصی زۆریان هەیە بێزگە لە غروری نەتەوەی و هەموو ئەو شتانی کە خۆتان باستان کرد لەبەرەوە پێم وایە پرۆسەی تورکیا زەحمە دەبێ بەڵام هیوادار سپاس دەکەم نازەم هەژارە گرشتێکی دیاریکراوە هەبێ بەس کاتیشم زۆر کەمە مامۆستا عەلی کەریمی بژاک چی لەو نێوەندەیە بە 30 سانیەک 1 دقەیەک بۆم باس بکە چونکە نازانم بۆچی بەردەوام کە قسا کرێ باسی باکوور و باشوور و ڕۆژاوی کوردستانە کرێ باسی ڕۆژهەڵات ناکرێت لەو نێوەندەمەکەیە فەقیرە چی بۆ مەسەلە بۆچی نا حقیقەت ئەوەیە کە ئەمانە هەمووی ئەو هێزە هاو فکر و هاو چی پێ دەڵێن هاو فەلسفەی بەڕێز ئۆزەلان لە هەر 4 پارچەی کوردستان حقیقەت ئەوەی زۆر لێک نزیکن زۆر تێکسڕاوە ترسڕاون و ئەندامەکانیان خەباتیان لە هەموو پارچەکانی کوردستان جبێ جیاوازی دەگوازنەوە بۆ لای ئێستاش ئەمە کۆمەڵێک سناریۆ لە مێشکی خۆمدا دێ و دەچێت کە ئاوا ئاسان نێت چەکدانان ئاوا ئاسان نێل ئەوەی کە دەست هەڵگری پەیەدە و دەست هەڵگری مەزلوم عەبدی و ڕۆژ ئاوا و پەژاک بێت بە تایبەت کە من لە ئەوڵی بەرنامەکەی باسم کرد پەژاک هەر خۆی لە منداڵدانی پەکەکەی لە ساڵی 2004دا هات و پێی هەڵگرت بۆیە ئەوان ناتوان هەر ئاوا بە بێ مەسئولیت جویان بێنن بەڵام ئەوەی قەتەوەی لە باری فکری و زۆر لێک نزیکن ئەمن هیوادارم پەژاک لەگەڵ حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵات خۆناغێکی دیکە دەست پێ بکە لەگەڵ دەوڵەتی هەرچەند دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەوەندە دواکەوتویە ئەوەندە پیسە مقارن ناکرێت لەگەڵ دەوڵەتی ستانداردی تورکیەی بەڵام حقیقەتێکەیەکە دەبێ حەول بدا بێنێتە سەر چۆک بۆی کە ئێستا ئەمە خەریکین ئەحزابی ڕاسیست و نژاد پەرست و ئەوەی تورکیا دێن خۆیان ئاپدەیت دەکەنەوە یعنی ئەوەی کە ئەمن ڕۆ جۆم لێبوو لە دەوڵەت باخسەری کاکە هەرچێکی تەواو جیاوە زۆر باش کاکعلی بە ئاخر پرسیار بکەین باسی بوونی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستان ناوخاکی هەرێمی کوردستان لە چەند ساعتی پێشوو وەزارەتی خارجی عێراق وتی کە ئیتر بیانوویەک نەماوە دوای خۆهەڵوەشانەوەی پەرکە بیانوویەک نەماوە بۆ بوونی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستان دەمە عەسر خەزعەلی خاوەنی کوتلەیەکی گەورەی لە ناو پەرلەمان سادقون وتی کە پێویستە ئەو لەوە تێپەڕی لەوە زیاتریش ڕۆیتی پێویستە و ڕێکەوتنە ئەمنیەی لە ئابی 2024 لە بینی بەغداد و ئەنقارە واژۆکرا هەڵبوەشێتەوە پرسیارەکە ئەمەیە تورکیا لە خاکی هەرێمی کوردستان نەچێتە دەرەوە یان دەبێ بکشێتەوە هیچ بیانوێکی نەماوە ئەوەی کە 139 دانا جێگا مۆڵگەی ئەسکەری لە ناو باشووری کوردستان ناوە هەموو ڕۆژێ جووتیار و فەلاح و باخەوانی من بۆم باران دەکا و درۆن بارانی دەکا ئیتر چ بیانوویەک ماوە کێ کشێنێتە دو هەرێمی کوردستان یان عێراق نەخێر ئەفکاری نێونەتەوەی و قانونی نێونەت ئۆردۆغان دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی یاسایە دەوڵەتێکە کە پێی لە عەرزە بۆیە ئەمتم فەرقی هەیە لەگە خۆ ئێران نێ بچێ کە نەوتەکەی لێ قەدەقێک بچێ بە قاتاقی بێنێ نا تورکیا ناتوانێت بکە تورکیا ئێستا ئەوە تقریباً 17 ساڵە زیاتر پێ دەکوتێ لەبەر دەرگای ئوروپایە دەرگاکەی لێ بکەنەوە لێ ناکەنەوە بە خاتریی یەکێک لە هەرە هۆکارە گەورەکان کووردا یەکێک لە هەرە ئەگەر ئەوانە جێبەجێنەکە کاکە تۆ تورکیا گەورەترین قازانج دەکالەوەی ئەگەر ئەو مەسلەی کورد حەلکا و مەسلەی ترۆر حەلکا دەزانێت زۆر بە ئاسانی تورکیا یەکێک لە وڵاتە گەورەکانی ناتۆیە یەکێک لە وڵاتە گەورەکانی تجارەتە لەگەڵ هەموو دەوڵەتانی ئوروپایی ینی زۆر ڕاحەت دەتوان بیکەن ئەندامی ئوروپایە ڕوونە با یەک دەخەبم بە دکتۆر ڕێبوار دکتۆر ڕێبوار ئەم پرسە بۆ ئێمە گرنگە بۆیە ڕاستیەکەی پرسیارەکە لەبارەوە کە زۆر بە کورتی وەڵامم بەرەوە ئەمەی کە ئەگوزەرێ سنووری شەڕ بۆ تورکیا بچووکە کاتەوە و تورکیا ناچارەکە لە هەموو ناوچانەی کە بەردەوام خەریکی پەلاماردانە بە باشووری کوردستانی شۆرەمی کوردستان ئیتر بۆستێ تەواو یان پێ ناچێت سیناریۆکە ئەگەرەکەەوە ناسان بێ نا دەبێ وا بێ من پێم وایە باشووری کوردستان بەڕاستی دەبێ ڕازی نەبین کە هیچ هێزێکی بێگان نەجا تورکیا ئێرانەیە لایەنێکی دیکە لە خاک و نیشتی سەدەی 21 ئەبێ سەدەی ئاشتی بێ بەڵام هەروەها بێت سەدەی سەروەری بێ ئەمە نەتەوەیشین زەرمان زۆر کردووە باشووری کوردستان زەرێکی زۆری بینیوە لە زەرری جانی لە ماڵی کاتیەوە هاتووە کە ئێمە بوو خەڵکی باشووری کوردستان دەر لە هەر پارچەکانی دیکە داوای
سەربەخۆی و سیادەتی نیشتیمانی بکەین و خۆمان لەناو خۆمانە کێشەکانی خۆمان چارەسەرکەین. کاک دکتۆر ڕێبوار ڕەشید سپاس دەکەم سیاسەتکار لە هەولێرەوە لەگەڵ مابووی دەست خۆش بێت کاک عەلی کەریمی نووسەر و چالاکی سیاسی سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووین بینیمانی ڕێزت هەیە بە دوعا دەستان خۆش بێ ڕێن دەست خۆش.